بەڕێزان لایەکی هەر ئاوا خێرام ئەبێ لەسەر ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری نازدارمان ئەمەیە چەند ڕوونکردنەوەیەک بەم و کەمێک ئەوانەی کە خۆفرۆشەکانی کورد لەسەر شتێک ئەمەوێ بدوێم جا هیوادارم تا هاوڕێیان کۆبنەوانێ جژنی پێغەمبەری ئازیزەکەمانە تا ئەوان کۆبنەوانێ گۆرانەیە کە خەمە سەری گۆرانەیەکی عەرەبیە خینە سەری سەری تام دەخان
ئەم کاتتان باش هاوڕێیان لە لای من شەوە لای چەند هاوڕێک لەوانەیە ڕۆژ بێ ئەم کاتی هەموو لایەک باش بەخێر بێن سەر چاوان لایڤێکی هەروە خێرام کرد بەتەمانە بووم لایڤکەم بەڵام ڕاستە ناڕەحەتی خۆم دەرەبڕم بەرامبەر بەو خانمە 7 ساڵەی کە لەسەر مۆبایل براکی کوشتوێتی ڕوویان ڕەش بێت ڕووی عەرەب ڕەش بێت کە ئاڵەم عەرەب دینی ئیسلام ڕەش بێت کە بەو جۆرەیە ڕاستە دیارە منی شتێک هانیەوەم بۆیە ئەمشەو ویستم لایڤ بکەمەوانەیە کە لەسەر ئەو خانمە نەبێ بەڵام لە لایڤی ئەمڕۆیە بەشدار بووم لەینی هاوڕێیان لەو بارەشەوە شتم وتووە ناخۆشی خۆمم دەربڕیوە و زۆرشی تریش هەیە کە ئێمە ئەبێ ڕوونکردنەوەی لەسەر بین ئەوانی کە کورد ئەفرۆشن ئەوانی کە لە میدیاکانەوە لە ڕێگەی هونەرەکان و کورد ئێمە بخینە بەر چاو ئێمە بێ میلەتەکان ڕۆشن بکەینەوە من داوای لەو خانمە گۆرانی بێژە ئەکەم لەگەڵ ڕێزما ئەی خەمە سەر کامێرا بۆی ئەوانی کە نەیان بینیوە ئەو کوردە خۆفرۆشانی کە کوردی واقعی ئەفرۆشن بە کولتوری عەرەب بە یاسای بیابان بە ڕەگەزپەرستەکانی عەرەب بەوانی کە هەر ڕۆژە و لە بەرگێکا خۆیان ئەنوێنن کە خۆیان نین کەیان ماسکێکیان هەڵگرتووە کە ڕووی خانمانی تریان ڕەش کردووە من زۆرم پێ ناخۆشە کە بێم لەسەر خانمێک بدوێم بەڵام دیارە شتێکهانیان بۆیە هاتم جار ئەم ڕۆژ لە بەرەوەی کە بەیانی ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەرەکەیانە من هاتم ئەم شتە بێنم چکە ئەمە بەڕاستی بێزاری کردم لەگەڵ ڕێزما بۆ هاوبیرانی کە لە بوتم من ڕێز لە هەموو بیر و ڕاو ئایدۆلۆژیە کە گرم بەڵام لەگەڵ ڕێزما بۆ ئەوانی کە لە فەیسبوک هاوڕێ من لە ڕێگەی ئەم ئاکاونتەوانێ ئەزانن کە من مرۆڤێکی بێلایەنم بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر شت هەیە کە بۆمی ئەنێرن منی پێ بێزار ئەبم بەڕاستی و پێویست ئێمەش پێویست ناکە چاو لە ڕاستیەکان بپۆشین لەگەڵ ڕێزم بۆ ئەو خانمە گۆرانی بێژە چکە من حەز ناکەم لەسەر هیچ خانمێک بدوێم بەڵام ئێمە ئەبێ ڕاستیەکان بزانین کە لە کەناڵەکانە ڕوویەکی تر دەرئەخان یەنە سەر بە شاشەکان ڕوویەکی تر پیشانەیان بەڵام لە شوێنە گشتیەکانە کە بە دزیەوانێ بەرگێکی تریان پۆشیوە کە ڕۆژێ شینە ڕۆژێ شاییە ئێمە ئەبێ دەریان بخەین بۆی کە بزانن ئەوانە کوردیان فرۆشتووە ئەوانە کولتوری کوردیان فرۆشتووە ئەوانن کە وایان کردووە کە هەر ڕۆژە و خانمێک بکوژرێ ئێستا من بۆ لەوانەشە بزانن کە کیارم ئەسە من کورتە ڤیددیۆیەکتان بۆ ئەخەمە سەری زۆر داوای لێبوردن لەو خانمە ئەکەم کە شتێکی وا پیشان ئەیەم هەرچەندە من دەست ناخەمە ئازادی هەموو کەسێکەوە بەڵام ئێمە ئەبێ لە سەری بدوێنش کە زۆر ناشین کرایی ئەگەر وەبیرتان بێ ئەمە 2 مانگ لەوە پێش بوو بەس جوان دیقەتی کلیپەکە بن ئێوەتەت پێ چۆنە بەڕاستی مادەم لە کوردستان لەسەر هەموو کوردستان بەتایبەت یەکەم جارە ئیفێکتێکی ئاوا لەو شێوەیە بۆ فڕاپڕی و بۆ بێکەمی کورتیە ئەکرێ من زۆرم پێ باش و زۆریشم پێ خۆشە کە بەشدارم وەک دیزاینەرێک لەم خاشێنە لە هیچ شوێنێک تر جلو بەرگەکانت نمایش کردووە نەخێر من وەک خۆم ئەمە یەکەم جارمان لەسەر ئیفێکتێکی ئاوا گەورە جلو بەر نمایش ئەکەم شۆیەکەم زۆر خۆشحاڵ بووین کە بەشداری هیواداری سەرکردمان نوێن بەڕێز من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بۆ یەکەم جار لە کوردستان پاشێروی کراوە بۆ ئۆپنینگی ئەم ئیڤنتە داوت لە من کرا کە پەرفۆرمەنسێک پێشکەش بکەم لەگەڵ کۆلێکشنی دیزاینەرێکی خانمی کورد لە ئەمریکا کە وەکو
جلوبەرگی کوردی بوو بە ئەو پەڕی خۆشحاڵم ئەمە ئیڤنتێکی یەکجار گرنگ بوو ئێمە پیشان بدەین کە تالنتی گەنجی کورد مادەڵی کورد کەسانی بەتوانامان هەیە و ئەم فاشن ویکە دەستپێکێکی یەکجار پازیتیڤ یەکجار باش کە لۆکڵ ئەم کاتەوە باش بەخێر خۆمانەواتە تالنتی ناوخۆی لە بواریدا فاشن و دیزاینە لە بواری فاشن و دیزاینە پێشکەش بکرێن منش بەڕاستی دوای ئەم تۆزە ئاوها بە خولەکێکی تر یاخود چەند خولەکی تریەتە سەری من باس لە هەڵکەوت زاهیری کورد فرۆشەکەم لەگەڵ خوێنکارەکەی لەگەڵ ڕێزمە من حەز ناکەم هیچ تان و توانجێک بم بەڵام ئایا ئەمە خوێنکارە لە بەرنمەیەکا پێی ئەڵێ من لەسەر هینا ڕاو بیر و بۆچوونی خێزانەکەی لەگەڵیان کە جلوبەرگ بپۆشێ بەڵام ئایا ئێوە سێری جلوبەرگی خوێنکارەکەی هەڵکە و زایر کەن لێرە ئەلێرە یادی قەت بم زۆر باشە کوردستان پێویستی بە هەموو کردنەوەیەکەیە بە تایبەت شتێکی بەم شێوەیە کە سڵاو لێبێ سڵاو لە هەمووتان بێگومان زۆرجێک خۆشحاڵیە من خۆشحاڵم کە خۆم بەشدارم لەگەڵ هونەرمەندەکانم بیناخان کانگیرا وەی وادارم هەرچی باش بێت دەستخۆشیش لە کارکەرباز و کارزاین دەکەم کە هەوڵێکی زۆریان داوە ماندوو من دێوەی دڵنیام شتێکی سەرکەوت بێت زۆر سپاس بەخێر بن زۆر سپاس نازانم ئێوە ڤیدۆکەتان جوان بینی و لە مەبەستەکەی من تێگەیشتن یاخودنا ئێمە من بۆچی ئەمەم کردووە لە ڕۆژێکی وایە کە یادی لە دایکبوونی پێغەمبەرە ئەزیزەکەیانە ئەوەم خستە پێش شاو کە مرۆڤەکان ئەبێ خۆیان بن ئێمە نازانین بۆ مانگێک خۆماندا ئەپۆشین و ئەوە ئەکەین و بەڵام یانزە مانگەکەی تر خەریکی چین ئەلێرەیە ئەوەی کە منی بێتاقەت کردووە ئەم کلیپەیە ئەمەیە باشە دایک لەگەڵ ڕێزما من ئەو شتا خورافیاتانە لەگەڵ ئەو دەورە ناشرینەیە لە دوو بەرگی جیاوازە کە مرۆڤەکان خۆیان ئازادن لە ژیانی خۆیان چی ئەکەن بەڵام من هاتم لە ڕوەدینیەکەەوە باسی بکەم کە ئەمانە هەمووی سەرچاوی کوشتنی خانمەکانن ئەمەیە دووڕووی مرۆڤەکان ئەمەیە کە هونەرمەندێک یاخود ئاوازدانەرێک بە ناوی هەڵکە و زاهیرەوانێ بە هەموو جۆرێک ڕۆژێک لەگەڵ مەلاکانە ڕۆژێک لەگەڵ ڕوودکردنەوەی خانمەکانایە ڕۆژێک ئێمە ئەفرۆشێ بە عەرەبەکان یعنی ئەمە خزمەت گەیاندنە بە دینی ئیسلام خزمەت گەیاندنە بە کولتوری عەرەب چکە ئەگەر سێری کلیپەکەی بکەی یاخود ڤیدۆکەی بکەی زۆر باشتێ ئەەکەی لە خودی کەسەکە خۆی من تێناگەم لە بەرنمەیەکی تایبەتیە لە شۆ مەگەزین من ئەو بەرنمەیەم بینیوە هەڵکە و زایر دانیشێ باسی ئەم خانماکە ئەڵێ ئەم خانمە جیاوازە لەگەڵ خانمەکانی تر چکە ئێمە وەکو ئەبزانین هەرچەنە من لە پشت پروپاگەندە و ئەو شتانەوە نایەم بەڵام یەم ڕووی ڕاستیەکان دیاری ئەەکەم
ئەبێتەوە توی لەسەر کرین چکە ئێمە کاتێکە لە لایڤەکانەوە دەرکەوتوین 1.5 ملیۆن تان و تەشەر و قسەی ناشرینمان پێ وتراوە من لە ئەوروپاشم لەگەڵ ڕێزمان جلی ئەو خانمەم لەبەر نەکردووە کە ئێستا بینیتان لە تەنیشتی هەڵکەوزاییرەوە بووکە ئەڵێ من خوێندکارمە بەرگری لێ ئەکا لە ڕووی ئەوەی کە هەچ پەیوەندیەکیان هەبێت لە پشتی کامێرە یاخود لە ڕوویەوەی کە هاوڕێ بن ئەو پەیوەندی بە منەوە نییە بەڵام پەیوەندی بە منەوە ئەوە هەیە کە ئەم مرۆڤانە دوو بەرگ ئەنوێنن ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەرە بۆیە من ئەمەم بۆ کردن بە دیاری بەڕاستی من بۆیان ناردم بینی بووم خۆم لەوە پێش ئەو کلیپە ئەو خزمەت گەیاندنە بە کولتوری عەرەب و بە دینی ئیسلام اوكي ياسكي رده گونات داوای لەبوورنەکەم کچەکەم پرسیارێکی کرد باس لەوە ئەەکەم کە هاتووە ئەم خانمەی بە جۆرێک پۆشیوە لێرەیە کە هیچ شوێنێکی نابینین تەنها دەموچایی ئەبینین بەڵام لە کلیپەکەی پێشووتانە کە من شەرمەکەم بیخەمەوە سەری بۆچی کە کردمە سەری کە لەویا هەتا ناو گەدەی دیارە ئەو خانمە دوای ژیان لە میدیاکانە بە هەوەسی خۆیان باسی ئەوە ئەکەن کە ئەمانە خزمەت بە هوەری کوردی ئەگەێنن لەو ڕۆژەیانە ئەماوە ئەکەن و ئەکەن خۆ ئەمە خزمەت گەیاندنە بە هوەری کوردی لە کاتێکا کە ئێمەین تاڵە بەدر و عەلەینا ئەخوێنین ئەمە خزمەت گەیاندنە بۆچی بەرنامەیەکی وا دروست ناکرێت کە بڵێ مرۆڤەکان خۆیان بنیا ئەوەی یەک جار خۆتان ڕوتکەنەوانێ من لەگەڵ ڕێزما ئەو قسایەکەم کە خۆم دژی ئەوەم ئێستا هاتووم باسی ئەوە ئەەکەم بەڵام لە ڕۆ دینیەکەەوە هاتووم دژایەتی ئەەکەم یا لەوەی کە بەم جۆرە ئیتر ئەبێ خزمەت بەوان بگەیەنین ئایا بەلای ئێوە ڕەوایە بۆچی نایەن بەرنامەکانیان یاخود هونەرەکەیان ناوی دینایە گۆرانی بێژێکی تازەی سەردەمە دەرکەوتووە خوێنکارێکی ئەزیزی لەگەڵ ڕێزما خوێنکارە یاخود شتی تری هەڵکەوزاهیرە ئەویان نازانم ئەوە پەیوەندیان با خۆیانەوە هەیە بەڵام ئەوەی کە من هەراسانەکە ئەوەی کە من بێزارەکە ئەوەی کە من بێتاقەتە بم بۆی ئەوەیە کە ئەم مرۆڤانە ڕووی ڕاستەقینی خۆیانیان نییە هاتوون لە لایڤەکان لە میدیاکانەوانێ یان خزمەت بە کولتوری عەرەب و بە دینی ئیسلام ئەکەیەنن لە پشتی کامێرەشەوە مرۆڤانێکی ترن بەرگێکی تریان پۆشیوە کەسێکی ترن من تێناگەم بۆچی ئێجگاری تەواوی لە کەناڵەکانەوە نایەن یاخود بە ئاشکرایی ڕووی ڕاستی خۆیان دەرناخن بڵێن ئێمە ئەو مرۆڤانەین با ئەوانەی تریش چاو لەوە بکەن کە واز لەو دینە بێنن ئەو دینە کاریگەری خراپی هەبوو بۆ سەر کوشتنی هەرچی خانمان هەیە بۆ سەر بێنرخکردنی خانمان بۆ مامەڵەکردنی خانمان بە شێوەیەکی ناشرین بگرە لە هەموو ڕوویەکی ترەوە بۆچی نایەن بەڵێ من ئەو بەرنامەیەم بینی و گوێم لێ گرتووە ئەو دوو هونەرمەندە هونەرمەند میرە کە ئەویش نازانم بەڕاستی ڕۆژێ موسڵمان و ڕۆژێ هەر یەکە و هینێکی هەیە باس لەوە ئەەکەم کە ئەم مرۆڤانە بۆچی خۆیان نابن بۆچی نایەن بەرنامەیەک پێشکەشکەن بۆچی نایەن هونەرێک بێ کە خزمەت بە کورد بێ بە جلی کوردیەوە بێ یاخود بەم لەچکەوە بێ کە بۆ مانگێک کە ئێمە خۆمان داپۆشین ئایا ئەمە خزمەت بە ژن ئەگەیەنێ خزمەت بە هونەری کوردی ئەگەیەنێ یاخود بە دینی ئیسلام و کولتورە عەرەبەکەیە ئەگەر سێری وێنەکە کلیپەکەی بکەن و گوێ لە گۆرانەکەی بگرن باش تێ ئەگەن یعنی من نازانم ئەم گۆرانی بێژانە چیە دەرکەوتن ئێستا لە پرا بۆ گۆرانی بێژێکی تر کە خاوەنی یەک مێژووی جوانە ئاوری لێ نادرێتەوە ئەزانی خۆشیەکەی چییە لە کاتێکا لە بەرنامەی بێسنوورە لەم خانمە ئەپرسێ ئەڵێ کاتێکەیە پینە بۆ هەڵکەوزاهیرە کاکە ئێستا لە تەنیشتەوە دانیشتۆ تاوەکو گەدەی دیارە پینە بۆ هەڵکەوزاهیرەکە ئەڵێ بەوە نییە هەڵکەوزاهیر هینا مرۆڤی جوان هەڵبژێرە و خانمی جوان هەڵبژێرە و یاخود ئیشێکی پێ بکا بۆی کە بیکا بە گۆرانی بێش منیش لێرەوە ئەڵەم لە 100% درۆ ئەەکەی لە
سەد ڕاز ناکەی بەخێر بێ کاک بێستون لە 100% بۆی ئەپۆشی ئەوەی کە ڕۆ ڕاکستەقینەکەی ئێوەیە لە بەرگێکی ترا شاردووتانەتەوە لەوەی کە هاتووی پێی ئەڵێ ناخۆ منی جوان نیم بەڵام ئەم خانمە لە بەرنمەیەکی ترا هاتووە باز لە جوانی خۆی ئەکا لەویایە خۆی ئەشکێنێ لەبەر خاتری هەڵکە و زاهیر بۆیی هەڵکە و زاهیر لی نەڕەنجێ بەڵام ئایا هەڵکە و زاهیر ئەلەویایە وەڵامی ناداتەوە بڵێ ئەم خانمە ئەمە چیە لەبەریا خۆ من بەخواستی خێزانەکەی ئەم ئەڵێن ئەبێ ئەم جلانە لەبەرکە من تۆزێکی تر کامێرە ئازا دەکەم بۆ ئێوە و ناشمەوێ زۆر بمێنمەوە چکە ئەو شتە زۆر لێرە بەخێر بێ پورزە ئەو شتە زۆر بێزاری کردم ئەو کلیپانە بۆ من نەنێرم لەبەروی من هیچ باوەڕێکی دینیم نییە لەگەر ڕێزمە من زۆرم پێناشرینە کە کوردێک بچی دوای کولتوری عرب بکەوی بچی هین مەکە و مەدینە پیشان بێ بچی حوشترێک پیشان بێ بچی بیابانی عربی پیشان بێ بەجل و بەرگێک و بەلەشکێکەوە کە خۆی عرب خۆی باوەڕی بەو شتە نەماوە بەڵام ئەمانە دوێنێ خانمێ کوژراوە نایەن باسی ئەوە بکەن لە کەناڵەکانیانەوە لە ڕوویان نایە ئەسڵەن هەر ناوێرن ناوی خانمێک بێنن کە کوژراوە ناوێرن بێن باسی ئەو شتانە بکەن یەن باسی هینێک بۆکەن هەڵکە و زاهیرێک کە هەرچی نازانم لە لای ئەوان بۆ بە هین خۆ پێغەمبەر هەڵکە و زاهیر بەڵام نازانم ئەمە چ ئاوازدانەرێکە چ گۆرانی بێژێکە کە ئەچێ بە دوای ئەمانەیە ئەکەوێ من تێ ناگەم ئەمە چ هوەرێکە ئەمە چ خزمەت گەیاندنێکە بە ئێمەی کورد جارێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتان ئەوەی بیێ بەشدار بێ ئێستا من کامێرە ئازاد دەکەم ئەتوانن ئێوەش ڕای خۆتان دەرببڕن ئەتوانن ڕەخنە بگرن بەڵام من هەر لە ئێرەوە تا ئەو کاتی کە من ئەو کلیپەم دانا من داوای لێبوردن لەو خانمە ئەەکەم بەڵام ئەبێ ڕووی ڕاستیەکانیان دەرخەین کە ئیتر درۆن نەکەن خۆیان بن نێن لەلایەکەوە خۆیان بەجل و بەرگی عەرەبەوە بەلەشکێکەوە بێن ڕیکلام بۆ کولتوری عەرەب بکەن و بۆ دینە ئیسلامەکە بکەن و بۆ جۆرە خۆیان داپۆشن لە شوێنێکی تریشە هەتا ناو گەدەیان دیار بێ و بێن سوکایەتی بە کەسانی تر بکەن یاخود بە ڕێگەیەکی تر درۆکانی هەڵکە و زاهیر بپۆشێ یاخود دایپۆشن ببوورە من کامێرەی ئێوە نابینم بابەتەکە لەسەر ئەو کلیپە بوو کە ئەم خانمە بۆ ڕۆژی لەدایک بوونی یاخود بە ناوی لە ئۆردا ڕەمەزانی ئەم ساڵا دەرکرا بۆ بە هینە بەسەر پێغەمبەرە ئازیزەکەیانە ئایلەن ئێمەنیش ڕۆل لەبەر خاتری پێغەمبەرەکەیان ئەوم بۆ دانان و باسم لەوە کرد بەڵێ منیش ئەزانم خانم گیانجل هەموو شتێک ئازادە هەموو مرۆڤەکان خۆیانن بەڵام ئەبێ ڕاستێکە بڵێن وەرم گرتی هیوادارم بتوانی کاگاری چاوەڕێ کە هەتا من ئەم خانمەم وەرگرتووە بە قسەکانی خۆی بکە لەبەرەوەی ئەمڕۆ مناڵێکی 17 ساڵە بەدەست براکەی کوژراوە باس ناکرێ بەڵام ئێمە گێڵە تەڵەعە بەدر و عەلەینا عەیبین ئەم کاتۆ باش شوخانە سا من گوێم لە تۆ ئێوەش گوێتان لە منە دەنگ زۆر باشە هیچ کێشەیەکت نییە هیوای سەرکەوتنە بۆ خوازم من سەرەتا ئەیڵێم بە ئەویان نەکەن بەرەخنا ئەو بەڕێزە ئازادە لە جلپۆشینەکەی بەڵام تۆ لێرە هاتووی باسی دەبڵ مۆراڵەکەی یاخود هیپی کڕێپەکان ئەەکەی هیپی کڕێپ ئەو جۆرە مرۆڤانن کە لە ڕوویەک پیشانەیەون و لە ناخەوە بڕوایان بە شتێکی تر هەیە بابەتەکەی ئێمە لەسەر ئەوەیە هیوادارم نەیکن بەتانە و تەشەنە بۆ ئەوەی بڵێن هاتوون ئەم خانمانە کە بێڕێزی بە خانمەکانەکەن نەخێر ئێمە پشگیری خانمانەکەین بە هیوای سەرکەوتن چەنەها گۆرانی بێژی ئازیزمان هەبووە کە کۆچی دواییان کردووە و چەنەها گۆرانی بێژی ئازیزمان هەیە کە بەردەوام لە ژیانان لێرە من حەزەکەم مرۆڤەکان خۆیان بن کە ئەڵم خۆیان بن واتە من ئەوەم کە هەم نەک بێم لەبەر کۆمەلگا ڕوویەکی تر بپۆشم چونکم کۆمەلگا من ناژێنێ
کۆمەلگا کەسایەتی من نابێت دیاریکە کۆمەلگا نابێت دەست بخاتە ژیانی کەس تاکی منەوە یاخود ژیانی ڕۆژانی خۆمەوە کە ئەڵێم خۆم نمونونەکە مەسەلەن لەسەر خۆم نایەنمەوە مەبەستم مرۆڤەکانە Yes, Mama. Use the key. Okay, Mama. You hear the key, here's the key, but don't you lose it. I'm talking on live. If you give me a few minutes, I will be right with you, okay? And then we're gonna go shopping. Yes, honey. Thank you. What? Thank you. I will talk to you later. بنبخشن أو كشكما. أو مروفانا أتواني بيامبلي ئەتوانی پێیان بڵێ مرۆڤەکان کە دوو ڕوویان هەیە دوو ڕوومە بەسمان لێرەیە چێوە قسە و قسە بێن بەداخەوە ئەم خاتونە مەسەلەن ئێستا لە کۆمەلگای ئێمە وەکو ژنێک کە دەرئەکەوی بە جۆرێک لە جۆرەکان تووشی تانە و تەشەرەیەکی زۆر ئەبی تانە و تەشەرەی بە پێی زمانی خۆیان یاخود بە پێی زمانی کۆمەلگای ئێمە تووشی تانە و تەشەرەی ئەخلاقە بن. بەداخەوە هەڵکە و زاهر لێرە تووشی ئەو تانە و تەشەرە نابێت چکە ئەو پیاوە لە کۆمەلگای کوردەواری ئێمەدا پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ پیا و ڕێگەی پێیراوە کە بە هەرچی شێوەیەک بیوێتە سەرفاتکە بە هەرچی شێوەیەک بێوێ چی ینی هەرچی ئەکا چی ئەپۆشێ چۆن تەسەرفاتەکە بەڵام بەداخەوە من لێرە بە یەک باسێکی بچووکی هەڵکە و زاهرکەم تۆ ڕۆژانە لە گەعدە و لە مۆسیقادانان و لە بەرەو پێشبردننی خانمانی لە ئیش دۆزینەوەی بۆ خانمانی یاخود بیانکەی بە گۆرانی پێش ئەمە خۆی لە خۆیدا زدی یاخود بڵین دژی بیر و باوەڕ و ئاینەکەتە ئەو ئایدۆلۆژیایی کە لە عەرەبەوە هێناوتە یاخود لە کەڵتی عەرەبیەوە لە کەڵتی عەرەبیەوە کە هێناوتە دژی مۆسیقایە دژی دەرکەوتنی ژنە ژن ئەبێ لە ماڵەوە دانیشێ باشە من بەڕێزم لێرە و پێت ئەڵێم هەڵکە و زاهر بە هیوام گوێت لێبێ ئەمەت لە چی و ئەوەت لە چی ئەمە قسەیەکی کوردەواری خۆمانەکە ئەیکەم ئەمەت لە چی و ئەوەت لە چی بەداخەوە پاشی ماوەیەک ڕۆژ بەلای مەلا عەلی کەڵە ئەگەر هەڵە نەبم بەڵێ وابوو تۆ لەم لاوە وابزەم حەج و ئەمرەشی کرد وانە بەڵاوێشی کردووە بەڵاوێشم بینیوە باشە بەڕێزم کە تۆ بڕوا و بە ئایدۆلۆژیای ئیسلام نییە یاخود بڕوا و بە کەڵتی ئیسلام نیە چکە من ئیسلام بەدین ناو نابم هەمیشە بە کەڵتم ناو بردو کە بڕوا و بە کەڵتی ئیسلام نییە بۆ هەڵەسی لەم لاوە خۆت هەڵەواسی بە دینی ئیسلامە لەم لاوە بە ئازادی خوازیە بەڕاستی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی سەر لێ شێواوە ئەگەر ئەتانەوێ دینێکتان هەبێ بە جوانی دینەکەتان بگرن ئەگەر ئەتانەوێ ئازادی خواز بن بەبێ ترس بەبێ ترسی ئەوەی کە کۆمەلگا هێرشتان بکاتە سەر بە ئازادانە بڵێ من بڕوان بەم کەڵتە نییە چووکە دەبڵ مۆراڵ یاخود هێپیکرپی بە کەڵک نایە من لێرەوە تانە و تەشەرە لە تۆگرم ئیلاقی ژیانی تایبەتی تۆم نییە و بۆ ئەم خانمەش دڵنیا بە دیارە تووشی دەیەها تانە و تەشەرە بووە بۆیە هەستا بە دەرکردنی ئەو ڤیددیۆیە بەڕاستی بە دەرکردنی ئەو ڤیددیۆیە وا ئەزانێت کە کۆمەلگا جارێکی تر بە چاوێکی تر سێری ئەکا وازی لێ نەهانە لە سێریکە ئەمە خزمەتی دینی ئیسلامەکە من دڵنیام دوای ئەو کلپە ئەو لەچکەی کە ئاوە گرێیاوە ئەگە فڕی نابێتە ئاگردانێکیشەوە زۆر باشە ئەمە ڕاستیە بەڕاستی شتێکی ناشرینە کە من بۆ کۆمەلگایەک بژیم ڕێز لە کللتور و عادەت و تەقالیدی کۆمەلگاکە مەگرم هەتا ئەو کاتەی کە کار نەکاتە سەر ژیانی تایبەتی من لە هەرکوێکشە کللتورێک یاخود عادەتێکی کللتورەکەم دژی منی ژن بێت من گوێی لێ ناگرم من بڕوان پێنیە من بە پێی ئەوە ناڕۆم هیوادارم کە نەهێن لایفەکە بەلاڕێدا بەرن کە گوایە ئێمە تانە و تەشەرە لە ژنێکە گرین یاخود بەڕێزت مەبەسمە چکە لایفی تۆیە من خۆشحاڵم کە بەشدار بم بەو لاڕێی دامە بن ئێمە بە باسەکەمان لەسەر دووڕوویە ئایا بۆ من بێم کۆمەلگایەک دڵخۆشکەم کە لە هەمان کاتا کۆمەلگایەک تانە و تەشەرە لە من ئەگرێ شتێکی تریش ئەو هەموو میدیا کوردیەمانەیە ئەو هەموو پێشکەشکارە بەتوانە زیرەکە ئازایەمان هەیە لە میدیای کوردیە ئیشەکەن بۆ ڕۆژێک لە ڕۆژان لەسەر دۆسیەی کوشتنی ژن نایەنە دەنگ
بەداخەوە دوێنێک ژنێک کچێکی تر یاخود کیژۆڵەیەکی تازە وەکو خۆمانەڵێ خونچەیەکی تازە بەبێ ئەوەی بکرێتەوە ژیانەکەی تێپەڕکە بکوژێت. من داخی ئەوە گرتومی کە ڕۆژانە ژنەکانمان ئەکوژێن و فڕە ئەیرن کەس باسی ناکا میدیاکان. ئەگەر من میدیاکارێک میدیاکارێک بم لە کۆمەلگای کوردیە هیچ ناڵێن ئەزانین بەرنمەکانتان جیاوازە تێ ئەگەین، بەڵام لە پێشەکی بەرنمەکەمە ئەنووسم ئەم بەرنمەیە پێشکەشەکەم بۆ ئەم خاتوونە بەڕێزە کە ئەمڕۆ مردووە یاخود بەداخەوم بۆ ئەم خاتوونە مردووە. هەر ئەوەندە لە بەرنمەکانتانە بڵێن خزمەت بە ژنکەن، دامەنیشن خزمەت بە کۆمەلگایەکی پیاو سالاری دواکەوتەی کەڵتی عەرەب بن. ئێمە دواکەوتویمان هەیە و دواکەوتەشمانێ بەداخەوە کۆمەلگاکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەڕوات. چ دایکی من، چ دایکی تۆ، چ پووری من، چ خزمە کۆسوکاری من، چ باوکی من لە کۆندا بەو چاوە سێری ژنیان نەکردووە. لە کۆندا ژنیان بەلاوە جوان بووە. ژنەکانمان من باسی جل ئەەکەمە بەسمەوە ێسەر ڕۆژانە لەسەر جل و بەرگ ڕەخنە ئەگەرن کچێک تۆزێ ڕوود بێ هەرچەنە ئەڵێ خۆت داپۆشە چکلێتی چکلێت هەتانێکیتەوە ناوەکەی نەبینی ئەمانە قسەی پڕوپوچی ئەو کۆمەلگایەن، قسەی پڕوپوچی ئەو دینەیە، قسەی پڕوپوچە کە هیچ لەسەر هیچ بنەمایەک نییە. کاکە گیان چکلێتمانەیە بەبێ قاغەزە و زۆریش خۆشە، هەندێک چاکڵەتەیە دانڕێ، هەندێک شیرینی هەیە دانڕێ و زۆریش خۆشە. یعنی ئەو قسانە زۆر ناشرینە، زۆر ناشرینە. کۆمەلگا چاوکەرەوە دایکی ئێمە لە زانکۆ جۆرە جلێکیان لەبەر کردووە کە قاچیان پیشان ناوە، قۆڵیان پیشان ناوە. زۆر ئاساییش چ باوکمان چ براکانمان پێیان تەبیعی بووە، چ هاوسەرەکانیان پێیان تەبیعی بووە. ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگای ئێمە بەرەو دواوە ئەڕواتەوە. ڕۆژ بە ڕۆژ توندوتیژی بەرامبەری ژنان هەل لە میدیای کوردیەوەڵێ. من باسی کوردستانەکەم پەیوەندیم بە هیچ شوێنێکی ترۆلی لە میدیاکانمانەڵێ، لە فەیسبووکەوە ئەڵێ، لە سۆشیال میدیاوە ئەڵێ، بگرە هەتا کەناڵە سەتەلایتەکانمان، مێمبەری مزگەوتەکانمان، قوتابخانەکانمان کە ڤیددیوەیەک بڵاو بۆ تۆ مامۆستایەک جنێوی ناشرین بە خوێندکارەکان ئەیات زۆر بە ناشرینی کەچی ژنەکان خۆیان دەستخۆشی لێ ئەەکەن. ئێوە لە چ زەمانێکە ئەژین؟ لە خەو هەستن، لە خەوێکە خەواندویانن هەستن. چونکم ئەبێ ئێمە ژنان یەک پشتی یەک بگرین، دووش چاومان لەوە بێکە ئەم کۆمەلگایە بە هەموو شێوەیەک ئەیانەوێ ئێمە بخەنەوە ناخی ئەرزەکە، ئەیانەوێ ئێمە بخەنەوە ناو ژوورەکە. هەندێکیان بە ناوی ئازادیەوە و دەبڵ مۆراڵن ئەیانەوێ ژنان دەرخەن. بەو شێوەیە دەرم مەخە. وەرم بامت ببن بە چالاکوانێک کۆڕێک سیمینارێکم بۆ بکە بۆ وشیارکردنەوەی ژنان، کۆڕ و سیمینارێکم بۆ بکە بۆ باسکردنی کوشتنی ژنان. پیاوانم بۆ کۆکەرەوە لە شوێنەکە کە من بتوانم پێیان بڵم ئەوە کچتە، ئەوە ژنتە، ئەوە دایکتە، یاخود وەرە کۆڕ و سیمینارێکمان بۆ بکەن بۆ خزمەتی ژنان کە ئێمە بتوانین بڵین مێمبەری مزگەوتەکانتان دژ بە ژنە، مێمبەری مزگەوتەکانتان دژ بە مرۆڤایەتیە، مێمبەری مزگەوتەکانتان ئاژاوەیە و دواکەوتەی کەڵتێکی عەرەبیە. ئێمە ئێستا کە ئەیڵێن من نامەوێت دابارم بە هیچ شێوەیەک ناڵێم حەمەوە بەڕاستی محەممەد مرۆڤێکی نەخۆش بوو، جێدەستی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەجێ هێشتە و بە شێوەیەکی قێزەونی نەک بە شێوەیەکی جوان. ناکاکار بابەت کوشتنی ژنان نییە، بەڵکو بابەتمان لەسەر ژنە کە دەڕۆی مۆراڵ ئەژین لە پێناوی کۆمەلگایە. هێپێکڕێپن لە پێناوی کۆمەلگایە بۆی کۆمەلگا و تانە و تەشەری لێبە. کاکە کە من هاتمە مەیدان ئەبێت تەحمولی تانە و تەشەرەکانی کۆمەلگاش بکەم. خانەوادەی ئەو خاتونە ئەگەر ئەیانەوێ کچەکەیان بەو شێوەیە داپۆشاو بێ بە هەمیشە داپۆشاو بێ، ئەگەر ئەیانەوێ بە شێوەیەکی تر دەرکەوێ بە هەمیشە بە شێوەیەکی تر دەرکەوێ. لە کۆتاییدا من ئەڵێم ئەو خاتونە ئازادە ئەگەر بێوێ دەبڕ مۆڕاڵ بژی، بەڵام دڵنیا بە
کە تۆ هێپیکرێبی من کەسێکی ئازادی خواز بم بە مانای وشە یەم یەک پرسیارت لێ بکەم تۆ ئەڵێ ئەوە ئازادە کە دەبڵ مراڵ بێ وانە یعنی دوو ڕووی هەبێ ئەو ئازادە ئەگە خۆی بێوێ بەڵام ئەبێ منیش ئازاد بم کە ڕخنەی لێ بگرم ئەوە بە ئازادی نازانم دێرین خان لە کاتێکەیە دیاری بە سەدەها خانمیت وەکو تری وەکو خۆی ئەکا کە ئەو ناوێ ئەو دەبل مراڵیە بێ بۆ لە پایی ئەوەی کە ناوبانگی دەرچێ یەکەمین جاری بە کلیپێکەوە دەرئەکەوێ یا کولتوری عەرەبیمان پێپشانەیە یا مەکە و مەدینەمان پێپشانەوە باسی تەڵاع البەدر عەلەینەمان بۆ ئەکا کە ئەمە لە هیچ دنیایەکی ترا نەماوە ئەم خانمە هاتووە دوایش بە شێوازێکی تر دەرئەکەوێ ئایا تۆ ئەمەت پێ باشە یاخود ڕووی ڕاستەقینەی مرۆڤەکان کە یەک کەس بن بۆ ئەوەی ببنە هاندەری ئەو کۆمەڵگا ببنە هاندەری پەیامی ڕاستەقینە بۆ مرۆڤەکانی تر کە بەو شێوەیە بێ کە هەمان هەنگاو نەنێن هەمان هەڵە نەنێن لە دوای ئەوان کە بەو شێوازە دەرئەکەون ئەمە هەڵەیە بەڕای من خانم وانە من لە سەرەتاوە وتم کە دەبڵ مۆراڵ شتێکی زۆر ناشرینە یاخود ئێمە بڵێن دەبڵ هێپیکرێب دوو ژیانی جیاواز با بە کوردەکەی بڵێن تۆ دوو ژیانی جیاوازە هەبێ دوو بیرکردنەوەی جیاوازە هەبێ هەم دەرونی ئەن خۆتیش ئیسراحەت نابی بەڵام لەوەیە من زۆرم پێ ناخۆشە حەزەکەم مرۆڤەکان یەک کەس بن بەڵام ئەگەر ئەو بێوێ وا بژی من ئەڵم سربەستی لەوە بەڵام من ئەڵێم ئەگەر ئەو بێوێ وا بژی من ناتوانم بچم بە زۆر مەبەستەکەی من لەوەیە بمێ بیکەم بە یەک کەس بەڵام یم بە ڕەخنەکانم بە هیوام ئەوەیە بە خۆی دابچێتەوە و پێویست ناکا ئێمەی ژن کە دەنگمان عەورەتە کە ناقیساتی عەقڵین پێویست ناکە بە مۆسیقا تەڵاعەت البەدر بڵێم لەبەر ئەوەی ئەو دینە من بە مرۆڤ دانانێ لەوێشا جارێکی تر ئەو ئیهانەی بە خۆی کردوتەوە چونکم تف و نعل ڕاستی پێ بڵم ئەگەر بێتە سەر ئیسلامەتی حەقیقەت تف و نعلەت ئەکرێ لەسەرەوەی کە کراوە ئەبێ ڕەجم بکرێت لەسەرەوەی کە کراوە ئەبێت جەڵدی لێبیرێ لەسەر ئەوەی کە کردوێتی چکە دەنگی پیاوان بیستویانە بەڵام تۆ سێریکە دووبارە ئەو کەڵتە و بۆ دەرەکەوێتەوە کە بەلای ئەودا بیشکێنیتەوانێ پێی خۆشە بەڵام ئەگە بەلای ئازادیە بیشکێنیتەوە ئەوە حرامە ئەکرێ لە سەریشی بنسەری بپەڕێنن من پشگیری ئەو دووش کەسایەتی ناکەم کە هەیەی بەڵکو پێی ئەڵم ئەگەر ئەو پێی زۆر بە تەقەبولیەتی و زۆر پێی ڕازی و دڵی پێ خۆشە تۆ ئازادی بەڵام منیش ئازادم نەجنێوم پیاوی نەتانم لیاوی نەتەشەرم لیاوی بەڵام پێت ئەڵم ئەوە ژیانێکی سەرکەوتوت نابێت لە کۆتایی یا ئەتوانن بوو ڕوخێنن ئەمڕۆ گۆرانی وسبینە چێڵێ الله ئەوەی کابرای بە ئینگلیزی گۆرانەکەڵێ کۆتایی پێیە چکە گۆرانەکانی ئیسلام زۆر کەمن چکە خۆی لە خۆیدا ئەو دینە دژی هوەرە دژی فەنە کاکەگیان ئەو گۆرانی بێژە فارسانمانەیە کە لە دووەلێکی ئیسلامی بەقوتەوە هاتوون زۆر بە ئاسایی گۆرانەکانی خوانەڵن سێری ئەو گۆرانی بێژە عەرەبانەکە کە سەرکەوتون کە دەنگیان خۆشە کە بەڕاستی بە هوەر خۆیان پێگەیانوە نەهاتون خاتونم گۆرانەی تۆ بڵێن ڕەنگە تانە و تەشەرەیەکی ناشرینی کۆمەلگا تۆی پاڵ نابووی ئەو ڤیددیۆیە دەرکەی هەتا وەکو ئەو دەرکەوتنانت کە لە میدیا پێشتر هەوبووە بیشاریتەوە چکە تۆ وا ئەزانی کە ئەموو یا بەسەر ئەوی تردا یعنی بەمانای چی پێڵن یعنی ئەگەر من هاتم کارێکی ناشرینم نەک ناشرین پەیوەندی بەخۆی ئەگەر من شتێکم کرد کۆمەلگا بینی ناتوانم دووبارە شتێکی تر بێنم کە هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێ دێرین خان بەڵێ خاتون بینیم دێرین خان تۆ ئەم بەرنامەیە بینی بەڕاستی من سێری بەرنامە کوردیەکان ناکەم بەڵێ بەرنامەکەم بە تاواتی نەبینم کوردی کەم بوون ژمارەیان زۆر کەم بوو بەڵێ علی مەردان گەڕێتەوە مامۆستای خاڵەکەی تۆزە پێشی خەمچکە لە شوێنێکا پرسیاری لێکە بەڵێ ئەم پرسیارەی زۆر گرنگە کە لێکە تۆسەی چۆن وەڵامەداتەوە لەگەڵ ئاین ئیسلامە دێتەوە بە پێی ممکنە کۆمەڵێک
لە فئەیەک لە ئەمەیەتە بالمڕاڵی ڕەتی کارەکانی دەکەنەوە لەوانە 1970 مەلای ئەم وڵاتە ئێستا هاوڕێ منە و برادایەتیمان هەیە قساکن گفتوگۆ لە ناویشانایکی لە مەلاکان کە چەند جار زۆر لەوانێ ڕستم لەگەڵ هەندێک مەلا بڵاو نەکەمەوانێ لەگەڵ هەندێک بڵاو نەکەمەوە بۆڵە حەزەکەم بۆ زانیێرە تێبا من لەسەر ئاستی وڵاتی سعودیا و زۆر لە وڵاتەکانی کە تەلحینم بۆ قورئان کردووە ئەمە جارێکی تر درۆی ئەم مرۆڤە جارێکی تر درۆی ئەم مرۆڤە بەڕاستی من گوێی لێ ناگرم و حەزیشم لێ گوێ بگرێت چکە کە من کەسێک ناسیم شوشوخان کە من کەسێکم لەو بەو شێوەیە ناسی حەز ناکەم هەر گوێی لێ بگرم باجابی ئەم پرسیارش باتەوە دێرینە سێم ساکە سروشتی من ڕخنەگەتن نیە لە هیچ کەسێک من دەڵێم کار لەبەروی گیانە پڕی ڕخنەیە بەڵێ کاری خۆیان دەکەن هەموو جێگای دەستخۆشێت چکم لە کۆتاییدا ئەم جەماعەتی ئەمڕۆ ئێستامە ئەم بەرنامەیە دەکەین هەر یەکەی دابش بۆ بە زەوقێک یەکێک حەزی لە پۆپا یەکێک حەزی لە تەڕەبە یەکێک حەزی لە کلاسیکە یەکێک حەزی لە گوێگرتنی نوعێکی سلۆی لە موزیک بەڵاتە موزیک بە هەموو بەشەکانیەوە تەکمیلی کۆمەلگایە بەخێراتنی مامۆستا هۆڕیان زۆر باشە بەخێراتنیانەکەم تا ئەم ساز بۆم دەرفەتە دەمێکم من ئەم پرسیارە لە مێشماگەڵاڵە بۆ ویستم بیکەم لەبارەی ونەری کلاسیک و ونەری نوێەوە ئێستا کاتێکە ونەرم مندێک لە ئێستا هەڵسته بە دەستکردنی گۆرانیەک ئەبینین ماوەیەکە ئەو پەڕی ناگاتە ساڵێک بەڵام ئەگەر بیکەن لە پێشترا هنەرمەندی کلاسیکمانە بووە من ئەواندا ئەنیم وەکو گەنجێک بە ئنداخی تۆ چۆن جابییتەوە ئەڵێم کاکەڵکە و زاهێر هوەری کلاسیکی کوردی تێکەڵ بەم هوەرەی ئەمڕۆ مەکە هوەر بووە بە بازرگانی مرۆڤەکە من پێی ئەڵم هوەرمەندەکان بەپێی دەنگیان بەپێی خزمەتیان بە هوەر ئەبێت مادیەن خۆیان تەکوینکەن من هیوام وایە ئەو کۆپیەی سیدیەکانیان نەمێنێت بەڵام دڵنیا بە خاتون من گوێ لە شتی وا ناگرم چکە بەڕاستی تۆ سێری گۆرانی کۆنەکان کە پڕمانە پڕ خۆشی پڕ شادی ڕەنگە من جیلی نەوەتەکان توانیمە گوێ لە مۆسیقا بگرم زۆرم پێ خۆشتر بووەوە نەریمان بابارمانەیە کەمال مەحەممەدمانێ ئەمانە بەڕاستی هوەرمەندن نەک من بێم بڵم گۆرانیەکمانەیە کوڕی هەولێری نابێ نەمن شووی پێناکەم کوڕی سلێمانی نەبێ نازام ماچی پێنایم لەو بڕواایە من بێم گوێ لەو جۆرە گۆرانیە بگرم نا سەری دەشنێ مراتمانەیە دەشنێ بەڕاستی هوەرمەندە دەشنێ مرات بەڕاستی گۆرانی بێشێکی سەرکەوتووە لەیلا فەریقیمانەیە هێشتا گۆرانی ئەڵێ زۆری تازەکان ناناسم بەداخەو لۆکە پۆستا لۆکە بە ژیانم گوێم لێ نەگرتووە من ڕێزم هەیە بۆی بەڵام گوێی لێ ناگرم هەندێکی ترمانەیە تازە دەرکەوتووە هیچ نییە بەڵام ئەگەر نەمان هەیە کە گەنجێکی لێ هاتووە کە دەنگی دوو ئەوەندەی دەنگی ئەم خانمە خۆشترە کە دیار نییە کە دەری ناخەن ینی نازانم هۆکارەکەی چییە ئەم خانمە بەڕاستی من لەگەڵ ڕێزمان من پێت ئەڵێم ئەویان کێشەی خوێتی بەڵام من پێت ئەڵم کەسێکی وەکو بانە دەرناکەوێت ڕەنگە بانە ئەو دوو کەسایەتیە جیاوازی پێ قبول نەبێ ڕەنگە بانە نەچێ خێزانەکەی بەجێ بێڵە و دانیشێ لە شارێکی تر ڕەنگە بانە تەقەبولی بە کاڵاکردنی جەستەی نەکات زۆر لەم سەردەمەیە بە کاڵاکردنی جەستەی ژنان یاخود مێینەبوونە وایان لێ ئەکا هەندێک کە ناتوانێت خۆی بفرۆشێت بەداخەوە سەرکەوتووی ناکەن من بەداخەوم بۆ ئەوە من لەگەڵ ئازادی ژنان بە هەموو مانایەک بەڵام ڕێگە نایم هیچ پیاوێک من بە کاڵا بکات دەمخۆش ئەبێ من بە تواناکانم ببم بەوەی کە هەم من شوشوخان ئێستا ئەڕۆم بەڵکو و چەند هاوڕەیەکی تر بتوانن حەزکەم بەشدار بن من بەردەوام گوێ لە لایڤەکەت ئەگرم و ئەتوانم جارێکی تر داوای کامێراکەمە و بەڕاستی کچەکەم ئیشی پێ کاتێکی خۆش من گوێگرە بڕە کاتێکی خۆش بەژاربوونی بەڕێزە هەمیشە دێرین خان جەدەستی دیارە لە هوشیارکردنەوەی و ئاگاکردنەوەی ئەو کۆمەلگایە
پێم وایە مرۆڤێکی سەرکەوتۆ و هەمیشە لەگەڵ ڕاستگوێ و ڕاستیەکانایە. ئەو خانمە ناوی دینایە. بەڵێ بەڕێزێکی تر داوای کامێری کرد بوو بە ناوی ئاری ئەگەر لە گەڵ ماما بیتوەر تۆ ئێستا وەرەگرم. ئەمە هێرشکردنە سەر هونەری کوردی نییە بەڕێزم، ئەمە هێرشکردنە سەر کەسانێک کە هونەری کوردی ئەفرۆشن بۆ کللتوری عەرەب و بۆ خزمەتکردن بە دینی ئیسلام لە هەمان کاتدا پیشاندانی ڕوویەکی ڕەشی خۆیان بۆ بەرژەوەندی بازرگانی خۆیان هەم بە خانمەکانەوە هەم بە هونەرە کوردیەکەوانە. فەرموو بەڕێزم بۆ بەشداری. ئەم کاتەوە باش و خان باشی؟ ئەم کاتێ بەڕێزی سپاس. دەستخۆش بێگومان وایە ئەوەی وتی زۆر ڕاستە. جا کێشەکە ئەوەیە هەم ئیسلامەکان لای خۆمان هەمانەی ئەوروپا زۆر منافق و دووڕوو دەبڵمۆڕاون، ئەمە کێشەکەیە بەڕاستی. بۆیە هەمیشە من وتومە داعش نوێنەری ڕاستەقینەی ئیسلام داعشە، بەغێری داعش هیچ کەسێ ناتوانێت بێتە نوێنەری ڕاستەقینەی ئیسلام بەڕاستی، چونکە ئەوەی کە لە قورعانە هەبوو داعش هەر هەمویان جێبەجێ کرد بەبێ کەموزیە. جا بێنە سەر مەسەلەی هەڵکە بزایر، من حەزمەکرد ئەو ڕۆژە پرسیارێک لە هەڵکە زایر بکرێت کە باسی هونەری مۆدێرن و هونەری تازەی کوردی کردووە. کچێکەیە نازانم ناوی ناسلی بوو، وابزانم ناوی ناسلی بوو. بەڵێ هەیە من خانمە لە وڵاتی سویدە. بەڵێ من لەوە تێناگەم بۆچی و پرسیاریان لێ نەگەت مەسەلەی گۆرانی بەربووک کە ئی ساڵی نازام ساڵی چاخی بەردینە یاچی کە لەگەڵ ڕێزما خەڵکێک لە دەرەوە ئەوەستەیە تا مەسلەی پرۆسەی زەواز لە ڕووی سێکسیەوە تەواوە بێ و پەڕۆیەکی هێنە دەرەوە ئێن بە بەربووک و بە خەڵکا بڵاویەکەنەوە. ئەمە هونەر مۆدێرنەکەی هەڵکو زاهیر بوو. تێناگەم ئەو ڕۆژە بوو ئەو پرسیارەیان لێ نەکرد بڵێن ئەمە هونەرە مۆدێرنەکەی تۆ بوو، ئەو هونەرەیە کە بە باشترین و بە چاکترینی ئەناسێنی ئێستا لە باشووری کوردستانە. ئەو پرسیارە بۆ لێ نەکرا تا ئێستا سەرم سوورماوە چکە و کەسانی لەو بەرنامەیان ئاگامە کەسانی زیرە ببوورە داوای لێبوردنەکەم لە خەتەکەم بچڕا لە بەرەوەی لە مەسنجەرەوانەیە تەلەفۆنێکیان کرد. هیوادارم گیان لەم بێکە من لە لایڤام ناتوانم لەگەڵیانە بەشدار بم. تا چوە جۆ لە من بوو؟ بەڵێ تا چوە جۆ لە من گوێ لێ بوو بەس یەک کەمێک بچڕا هەموویم گوێ لێ بوو. بەڵێ نادەم بەبەستمەوە بۆ گۆرانی ئەمەە دوا کەوتووە ئەمە دوا کەوتووە ئیتر تا سەرێسخانە بەڕاستی ڕوات ئەمە هونەرە مۆدێرنەکەی هەڵکە و زایرە کە ناسلی گۆرانی بەربوو کەڵێ ئەو گۆرانیە نازان بینیەوە وەختی خۆی دەری کردەوەمانە. خانمە هەر ناویشینەمەوە ئێستا جالەوەی دەنگی خۆش نەبوو. من نازانم من وەکو پیاوێکە و ئافرەتم پێ جوانیش نەبوو بەڕاستی لە ناوای لێبڕ نەکەم ئەو قسەیەکەم. بەشێک بوو شکڵێکی تازەی لەگەڵ ڕێزما لە بەنی دوو کەوانەیە شکڵێکی تازەی پێشاندانی پۆرنۆ بوو کە لەگەڵ ڕێزما بۆ هەموو خانمێکە و بەس ئیشەکانی هەڵکە و زاهیر بەشێکە لەو ئیشانە بەڕاستی بەڕای من. بەڵێ ئەگەر تۆ گەۆر لە ئەو کەمەگرتێ بوو کە من دامنا بەڵێ ئەو پرسیارەی لێ کاڵێت تۆ ڕوویەکی تر پیشان ئێمە ئەو ڕووی مانگمان ڕۆ ڕەشەکەی مانگمان نەبینیەوە زۆر باش پرسیارەکەی لێ ئەکا بەڵام ئەم بە جیۆرێکی تر خۆی لێ دەرباس ئەکا کە ناوێ وەڵامی ڕاستی خۆی دەربڕە. ئەڵێ من خزمەتم گەیاندۆ بە مەلاکانی سعودیایی ئاخر لە چ ڕوویەکەوە عەرەبیەکەی تۆ ئەوەندە بە قووەتە کە خزمەت بە ئەوان بگەیەنی یعنی من تێ ناگەم مەبەستی چییە لە هەڵکە و زایر بۆچی خزمەت بە هونەری کوردی ناکە بۆچی نایە ئەگەر ئاوەزدانەرێکی وا سەرکەوتوو بێ بۆچی نایە باس لە نەهامەتی خانمان بکە بۆچی نایە گۆرانی بەسەر ئەو هەموو ئەو خانمەی کە کوژراوە کە ئەو کۆمەلگای ڕۆشن کاتەوانێ لەگەر ڕێزما بۆ ئەو خانمە. بەڵام من لە دڵیان بۆیە ئەو ڤیددیۆیم دانا کە ڕووی ڕاستەقینەی مرۆڤەکانم پیشان ناکە
بە تایبەتی وەکوتم لە پرۆگرامێکە بەرنامەی شۆ مەگەزینەوە لەویا ئەڵێ کە گوایە ئەم خانمە بە شێوازی خێزانەکەی خۆی ئەوێت پۆشاک بپۆشێ بەڵام کە بینیمان لە ڕۆژی فاشیۆنی مۆدێلەکانە بینیمان و خانمەچی لەبەر بوو ینی ئەم درۆیانە تاکەی ئەم درۆیانە خزمەت بە کۆمەلگای ئێمە ناگەیەنێ یەک ڕووی ڕاستەقینەی خۆتان پیشان بن بۆی ئەو کۆمەلگایە بە جۆرێک بەرەو پێشەوە بڕوە کە ئیتر چیتر کوشتنی خانمان شەرم بێ بۆیان نەک ئەوە بەو جۆرە تۆ دووڕوت پیشان بێ ڕوویەکیان کە ئەوەیەکە خزمەت بەوان بگەێنی و ڕوویەکیشیان بۆی کە لە دنیایەکی مۆدێر نابی وەکو دنیای ئەوروپا بەڵێ ئەمە ئامانجی منە ئەمە ئامانجی بێم لە کەسایەتی ئەم خانمە بەم و زۆر ڕێزم بۆی هەیە زۆر داوای لێبوردنی شەکەم بەڵام من لێرەوە بۆیە ئەمەم بڵاو کردەوە بۆی ئەو کۆمەلگایە ڕاستیەکان بزانن کە ئیتر چیتر ئەم دووبل مورالیە بەسە یەک ڕووی خۆتان پیشان بن یا ئەویان یا ئەمیان منیستم بێمە سرم خانمەش بەس لە پێش حەزم کرد ئەو پرسیارە بە شخصی و پرسیاری و گۆرانی ناسلی لێ بکەن کە ئەمە هوەری مۆدیرن و هوەری تازەی کوردی بەڕاستی حەزم کرد و پرسیاری لێ بکەن لی نەکرا بە هەر حاڵ من ئەگەر دیقەت بێ ئاوازەکانی هەڵکە و زاهیر ئەوەی جۆمان لێ بۆ زۆربەی دزراون یا ئەهێنێ کۆمەڵی ئاواز ئەهێنێ لە کۆمەڵی گۆرانی دەری ئەهێنێ لە کۆمەڵی لە حیمکاری مۆسیقی تیاکا و ئەی فرۆشێتەوە بە گوێمەیە پرسیارێکی جوانیشیان لێ کرد بۆچی هوەرەکانیان نامێنێتەوە لە بەرەوەی هوەرێک کاتی هوەر لە سەرچاوەیەکی مۆسیقی با بڵێن ئەکادیمی و جوانەوە هەڵپڵاو نەبێت نامێنێتەوە بەڕاستی نامێت بۆ گۆرانی هەفتاکان و هەشتاکان ماونەتەوە لە بەرەوەی ڕەسەنایەتی بە مانای نەتەوەی ناڵێن بەڵام ڕەسەنایەتی مۆسیقی پێوە دیارە لەبەرەوە ماوەتەوە بەڕاستی تا ئێستا بۆیە گۆرانەکانیم کابرایە نازانم لە سایانەوەی هیچی هەر نامێنێتەوە من ئێستا لەوانەیە 100 بەرهەمیە بێ لەوانەیە 4-5-6 جۆ لێ بوو بێ نامێنێتەوە لە بەرەوەی خەڵک ناکێتە سەرزاری خەڵک کە نەکەوتە سەرزاری بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر پرسیارێکی جوان کرا لە کاتی بەرنامەکەیە کە یەکێک لە بەشداربووان گوێگران لە بەرنامەکەیان لێ ئەپرسێ ئەڵێ لەم دوو هونەرمەندە ئەپرسێ بە ناوی میرە ئەو تریشیان خانم ئەم خانمە دینە ئەڵێ ئێوە ئەوەنی کە باسی هەڵکە و زایر ئەەکەن ئەوە نەستایشی ئەو ئەەکەن ئێوە باسی خۆتان ناکەن و خۆتان دیانین ینی لەویا هاتبوون ئەم دوانە وەزیری دەستەڕاست و وەزیری بە ڕاست و چەپی بۆ هەڵکە و زاهریان ئەپۆشی ئەیان ویست پەردەی ڕەشەکەی کە لە ڕووی دەموچاوی پۆشیوێتی وەکو ماسکێک دەرنەکەی بەڵام ئەمە لە لای خەڵک ڕوون و ئاشکرایە بەڕێز تۆ ناتوانانی ئەو ناشرینیانە بشاریتەوە کە لە لای چەندەها کەسی تر دەرکەوتون جا من بۆچی بێم بە کە ئەم ئاوەزدانەرە دزەش لەگەڵ ڕێز ناکەوە ئەڵێم چەندەها خانمی ناشرین کردو و خانمی بە کاڵا وەکو کاڵایەک بەکارهێناوە بۆ سوڕانەوەی لەسەر لەپی دەستی بۆچی من بێم بەرگری لەوە بکەم ئایا ئەمە بۆ خۆ دەرخستنی من بێ یاخود بۆچی من هەرگیز ڕۆژە لە ڕۆژان ئامادە نیم لە لای کەسێکی ئاوا و بەکار بهێنرێم بۆ بەرژەوەندیەکانی خۆی بۆ بەرژەوەندی بازرگانی خۆی شوشو خانم هەڵکە و زاهیر بە کارەکانی پارە پەیان ناکە درۆیەکی گەورەیە سوڵتەیەکی گەورە و پارەیەکی دزراو لە پشت ئەمەوەی مەهامێکی تایبەتی سیاسی خۆیان پێەیە تا خۆیاندا ئەگەر لە سعودیە کارێکی وای کردبێ بۆ ئەوەی ئەمان خۆیان لە کەسانی بۆی دەسەڵات خۆی لە کەسن با بڵێن دەسەڵاتدارەکانی سعودیە نزیککەنەوە یا خۆیان لە جیهانی عەرەبی نزیککەنەوە ئەیانویست هەر پێشوش ئەیانویست خۆیان لە لوبنان و لە سعودیە و لە قەتەر و لەم شوێنانە یەکێک لە کەناڵەکانی هەڵکە و زایر بوو کە خۆیانیان پێ لێ نزیکە کردەوە بەڕاستی ئەوە مەسەلەیەکی سیاسی لە پشتەمەوەی ژینا هەڵکە و زاهیر کاری مۆسیقی هەڵکە و زاهیر زۆر سادە و دینای ناو دەگەڵ میرەیە ئەمانە زای لە چیە چوو ئستا تۆ خانم مثال لە کوردستان تۆ بڕۆ لەگەڵ مەسئولێکە قسە بکە حیمایەکان یەن بەردەمت لێ ئەگرن لەوانەیە عەزیەتی شەبن ڕێک ئەمانە حیمایە هەڵکە و زاهیرن نەک هونەرمەندین حیمایە بوون وەکو دەوری حیمایە نازانم هەڵکە و زاهیر هێنا پاشاکەی سوید لێرە حیمایە نییە ئەوانە حیمایی
حمایە نییە نازانم ئەم بەنازانم چەک و ئەسڵ هەتا ئێستا بۆچی لە کوردستانە لەسەر سەرچۆپیەک ئەوە من بابەتەکە ئەگۆڕم مرۆڤێکە کوژرێ یعنی من نازانم ئێمە ئایا ڕۆشنگەری ئێمە لە ڕێی هوەرەکەمانەوەی یاخود لە پەروەردەی مناڵەوە ئەبێ دەست پێ بکەین ئایا ئێمە ئەبێ ئەمەی کە لە ئەو پارەیەی کە سەرفی ئەەکەین بەکاری ئەهێنین بۆ ئەم جۆرە مرۆڤانە باشتر نییە مرۆڤانی باوەڕ پێکراو کە لەم وڵاتانە بڕوانامی باشیان هەیە لە پەروەردەی مناڵە بیان هێنین ئەمانە بگەڕێنینەوە بۆ کوردستان و خزمەتێکی زیاتر بکەن با دوو موچەی زیاتر بین بەوانە بۆی ئەمانە خزمەتێکی جوانتر بکەن پەروەردەی مناڵ بگۆڕن ئێمە تا ئەم پەروەردەیە نەگۆڕین لەم کولتورە عەرەبە لەم دینی ئیسلامە نەجاتمان نابێ لەگەڵ ڕێزما بەڕێزم هەموو ڕۆژێک بە ناوی دینی ئیسلام و شەرەفەوە خانمێکە کوژرێ یعنی من هەموو ڕۆژێ دانیشتم ڕۆژ بە ڕۆژ ئێمە هاوارێکین بەڵام سیرەکەین ڕۆژ بە ڕۆژ زیێ ئەبێ هۆ کارەکەی چییە بەڕێزم سێری کە سێری میدیا کوردیەکان کە بە شێوازێکی سەقەت بەکاری ئەهێنن ئەوە تا سێری هەڵکە و زایر کە هوەرە کوردیەکەشی بە شێوازێکی سەقەت بەکارهێناوە بێگومان منیش وستم قسە سەرەوە بکەم ئەمانە ئەم ئەخلاقی حیمایەتیە لە کوردستان سەری هەڵاوە دەمێکە ئەوە تا ئەم ئافرەتانی هەڵکە و زایر بەکارهێنێ بە هیچ شێوەیەک من نازانم لە ڕووی هوەریەوە مستوای هوەریانەیە نە لە ڕووی بەڕێزەوت نە ڕووی پێشکەوتنی عقلیەوە عقلیان پێشەکە ئەو ئافرەتە دەوری حیمایەیە بینیرا بزەبت لەو بەرنامەی ئێنارتیا وەکو حیمایەک وا و چجای ئەوەی کە وەزیری دەستە ڕاست و وەزیری دەستە چاپ وەزیریش نەبوون باوەڕ بێ وەزیر نەبوون باوەڕە بێ حیمایە ڕاست و دەم چەپی هەر حیمایە بوون حیمایە بە کوردیەکەی هەمانە نە حیمایە بەڵێ شتێکمان هەیە ئەڵێ ڕێوی کێشایەت تا ئەڵێ لەگەڵ ڕێز ماوایە ئێستا خامێکی وەکو کانی بەڕاستی کە ئینسان هەر وەختێ لە هەر شوێنێ بێ کە جوێ لێ بگرێ غێر ئیرادی لەوانەیە کارەکەی یاشتەکەی بچڕێنێت تا گۆرانەکەی تەواوە بێ ئەمە هوەرە ئەمەی لە کانی ڕۆیە یا لە چەند خانمێکی وەکو کانی خان ڕۆیە ئەمە هوەری کوردی ئەمە ئەتوانی بڵێ ئافرەت لێرە لە هوەری کوردیا شتێک هەنگای چۆتە پێشەوە ئەمە بەڕای من وایە بێگومان وایە ئەو خەبەرانی ئەم ڕۆژکەی بیستین زۆر ناخۆشە زۆر ناڕەحەتە بەڕاست هۆکارەکەی هەرەوەی هەڵکە و زایر پێیشی ناو ئیسلامایە ئیسلام منافقەکانە پێیشی بە حسابی خۆی ناو هوەرایە ئەم دوو ڕۆی و دوفاقیە و بێگومان سەبەبە بۆ ئەوەی کە کێشە و مەشاکلی ئافرەت زیاتر بێ و کوشت و کوشتاریان زیاتر بێ زەخت زیاتر بێ لەسەریان دەستی خۆش بێ بۆ بەرنامەکە و کات لەوە زیاتر ناگرم هەر خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێزم بۆ بەشداربوونە ئێستا یەکێک لە هاوبیرانی تر وەرەگرم کە دەمێک چاوەڕێ دیار ئەگەر مابی لەگەڵما من کامێرەم بۆ تۆ نارد دەنگ هەیە؟ بەڵێ دەنگ زۆر باشە فەرموو ئێوارە باش ئێوارەی هەموو لایەک باش کاتەوە باش ئەم کاتی هەموو لایە باش دەستان خۆش بێ دەستە خۆش بێ بۆ بابەتەکەت من لە دوو سێ خاڵە باسی ئەو بابەتی ئەمڕۆی تۆکەم بەڵێ یەکێ لەوانە ئەم گۆرانیانەی ئەم گۆرانی بێژانی کە بە چواردەوری هەڵکەوتۆ من هەموو جا پێیان ئەڵم مناڵەکانی هەڵکەوت زایر ئەگەر سەیریکی هونەرمەندی بە توانای تیا بووە کە چوونە داوی ئەوەوە ئەو هەیبەتیان نەما یا هەندێکە وازیان هێنا یەکێ لەوانە بۆ نمونە یەکێ لەوانە باخان بوو کە زوو کشایەوە و دوایی کە کشایەوە گۆرانەکەی شاندا لەوای بینمەوە من کە ئێوە باسی دەبل مۆراڵەکەن ئەمە خۆیان نییە کە هەڵیان بژاردووە من وای نابینم من بۆ چوونێکی ترم لەسەرەوە ئەمە خۆیان هەڵیان نەبژاردووە ئەمە پیان وتراوە ئێمە کارێکی بازرگانیەکەین چۆن بتوانین ئێمە هەردوو لە بۆ لای خۆمان ڕاکێشین چی کەسانی دیندار و چی کەسانی بێدین یان ڕۆشنبیر و مەلاکان چۆن بەلای خۆمانە ڕایکێشین ئەبێ گۆرانێکی دینی بڵین گۆرانێکی بەربووکیش بڵین نە شیش بسووتێنەکە بەڵام ئایا هاوڕێ ئەمە بە ڕوانگەی تۆ هەڵە دنیا ئەمە بە ڕوانگەی تۆ دژایەتی کۆمەلگاکەی خۆت نییە چکە ئەمە نەخزمەتە
ئەمە نا ڕێزە بۆ کۆمەلگاکەی خۆت کە تۆیەی دڵی دوولایەن ئەمە نەهونەرە نەسیاسەتە لە لای من ئەمە خزمەتگەیان بەڵێ لای من و تۆ هاوڕێیان وایە بەڵام لە کوردستان ئەوە ئەخوازێت ئێمە ئەزانین ئێمە لە کولتوری ئێمەیە یان لەوەی کە ئێستاکە لە کوردستان ئەگوزارێت کۆمەڵێک شتەیە مەجبور بەو شوێ بەڕێوەبەرن لەبەری خەڵکەکە وای ئەوێت ئەژینا من و تۆ و چەنەها کەسی کەشەیە لە کوردستانە ئەزانن کە ئەوە غەڵەتە بەڵام غەڵەتەکە چیە لێرە ئەمە بۆ بە بازرگانی ئەگینا تۆ سیری کە ئەو هەموو کچەی هێنای گۆرانی پێوتن کوان چیان لێ هاو وەنیە تۆ گەر گۆرانی بێژێک بیت چی لێ دێت من یەکێک لەوانە زۆر بەداخەوە بووم کەوا خۆی لە قەرەی ئەودا کە خانی کە هین بوو کە ناوی چی هانی بوو هانی خان بوو بەڕاستی خۆی دەنگێکی هەیە بە بێ موزیک دەنگی خۆشە گۆرانەکانی خۆشی زۆر خۆشە بەداخەوە چۆپیخانی ژوازم یەک دوو گۆرانی لەگەڵا و تۆ بەڵام ئەو هەر خۆی هەیبەتی خۆی هەرماوە لە بەرەی گۆرانی بێژێکی سەرکەوتووە من ئەلەوەی ئەبینمەوە کە ئەوانی کە ئێستاکە هیچیان دەنگیان نەماوە وەکو بازرگانی بەکارهێنران هەم ئەبێ شیش نەسووتێ هەم کەبابەکەش بۆ ئەوە گۆرانێکی ئاینی ئەڵێ خەڵکی دڵی خەڵکەکەی پێ خۆشەکات ئەڵێ فلان کەس لە ڕەمەزانە گۆرانی وت ئەمە چییە ئەمە لۆکەیە واو گۆرانی ئاینی ئەڵێت ئیتر لە دوای ئەم مانگەوە 11 مانگەکەی تر باسی چی بووەکە کێشە نییە تێگەی بۆیە ئەیانەوێت عاتبێتی هەردوو لە بەلای خۆیانە ڕاکێشن تێگەی مەبەستەکەی من ئەوەی ئەجینا زۆر هەڵەیە ئەمە خزمەتگەیان ئەزانم کوردیان هوەری کوردی ئەمە ئێستا ئەگەر بینە سەر گۆرانی بێژەکان سێکسە گۆرانەکانی زیاد ئەسعاد کەمال محەممەد سەگۆرانەکانی حەسەن زیرێک با بە ئێمە هیچ تەنها ناوی خوا ئەبیستن هیچ تر نابیستین نەهاتوین باسی ئەڵڵا بکەین و بڵێن تەڵع البەدر عەلەینا یانی چی بەڕاستی ئێمە ئەگەر سیریکەن ئەوانی کە لە تەمەنی بڵێن ئێمەیان کە لە بیرمان بێ لە هەشتاکانە من مناڵ بووم و زۆر بەشمان هی ئەو کاتین بڵین کە گوێمان لە گۆرانی گرتووە من ئێستاش کە گوێم لە گۆرانە کۆنەکانی ناسری ڕەزازی ئەبێ بە بێ هیچ شتێک ئەگەڕێمەوە بۆ ئەو جەوەی مناڵیم کە قەت بیرم ناچێت ئێستاشی پێوە بێ ئێستاشی پێوە بێ گۆرانێکی حەسەن زیرەک کە قەت کۆن نابێت هەموو کورد هەتا گوێی لە ئامڕۆژی نەبێتی حەسەن زیرەک بە نەورۆزی نازانێ ئەمە عەلی مەردانتە ئەمە ئێستا چەنەها کەسی هەڵێ بابە و کەی گۆرانی بێژە کەی گۆرانی بێژە لەبەری ئەم کەسە لە مانای کەریم گۆرانی کوردی تێنەگەیشتەوە بۆیە دەگەر ڕێزمە ما هیچ پەیوەندی بە پێشکەوت و دواکەوتووە نییە تۆ سەیری کە لە هەموو دنیاش خەڵک گوێ لە گۆرانی کلاسیک ئەگرێت گوێ لە گۆرانی چلەکان پەنجاکان ئەگرێت تاقی بەسەر ئەوە نییە گۆرانی شتێکە هوندەر حەقی بۆ نییە کە ئێستا تازەکان بێ خۆش بێت وەنیە هونەرمەندی تازەشمان هەیە دەنگی خۆشەیەکێکیان لەوانزۆرە دەنگی خۆشە بەڕاستی ئەتەکێتی گۆرانی و گۆرانی هوەری کوردی پاراستووە گەر تازەگەریش و پێشکەوتن خوازێکیش ببینی لە بەرهەمەکانیان بەڵام جوانە نازانم من تێ ناگەم ینی بۆ ئەبێ کچی جوان هەیە لێ کۆ بێتەوە بەڵام دوای یەک دوو گۆرانی هەویە ڕەوێتەوەی ترەوە شتێکی بازرگانیە و ئەزانی چۆنە لە کوردستان هەمووی وای لێ هاتووە تۆڵی دەبل مۆراڵی ئەتوانم بڵێم زۆربەی زۆری خەڵکەکە وایە لەبەری بەدەست خۆی نییە بەدەست خۆی نیە مەبەستم چییە جێب نابێتەوە لەو کۆمەڵگایە ئیتر ئەگەر لە بابەتی هوەرا بێ لە بابەتی شانۆگاریا بێ لە بابەتی سیاست بێ لە بابەتی هەر شتێکا بێت کەسەکە ئەبێ بۆ خەڵک بژێت چواردە لێ ڕازی بێ ئەو کاتە مرتاحە ئەژینا خۆی لە ناخەوە ناتوانێت ئەوە بکە وەکو تۆ باسەکرد لە جلوبەرگا بۆ نمونە لە گۆرانیە هەتا لە پێشکەشکارەکانە ئەیان بینین لە کاتی پێشکەشکردنی بەرنامەکانە ئەیان بینی کە قسە ئەکەن چاوێن ئەملاولاکە ئەلەرزن دەستیان نازانن ئەبن بە فلیم بەدەست دەستیان نازان بیکەن بە گیرفانیانە دەست بە قژیانە بێنن ئەمە بوو لەبەرەوەی مرتاح نییە کەسەکە ئەو کەسێک کە قساکەیان گۆرانی ئەڵێ سیرەکەی مرتاح نییە بەدڵ نییە لەبەری ئەترسێ لە چواردەور ئەترسێ غەڵەتێ بکات هەموو عالم حایی بەرێ لە فەیسبوک بۆ نمونە کەسەکە خۆی نییە خۆمە شتێکە ئەیزانین هەتا لە فلیمەکانمان هەتا لە ئەکتەرەکانمان تەنها بەدەر لەوەی کە کۆمەڵێکمان هەیە زۆر سەرکەوتون لە باری نواندنە ئەوانی کە قساکەن ئەڵێ شعر بۆ خوێنێتەوە
يعني من لەوە تێناگەم تۆ 20 ساڵ خەریکی شانۆگەری بیان 20 ساڵ خەریکی ئەکتەر و دراما بیت لە قسەکردناوەکو شعر بخوێنیتەوە تۆی بینەر ئەبێ هەست بەوە بکەی کەسەکە خۆی نییە بەڵێن بۆ نمونە ماهر حەسەن نییە بەڵکو کەسێکە ناوی مام قادر لەگە پلکە فاتم بەڵام دەوری ئەو دوارە نابینن وەکو شعر ئەی خوێندنەوە ئەمە مەبەستم ئەو ماهر نییە مەبەستم بەعامە کە ئیبینیت لە فلیمەکانە یان سێدەکەی لە دراماکانە کە کەسەکە خۆی نییە ئیترەگە گۆرانی بێت ئەگەر دراما بێ هەر شتێک بێت تۆ سەیری فلیمێکی پرۆفیشنال بکە جاری وا هەیە ئەو کەسە ئەبێت بە ئەکتەرێک دەوری ئەکتەرێکە بینێت یعنی زۆر دوورە لەو هینی خۆیەوە زۆر دوورە لە شخصیەتی خۆیەوە لە کەسایەتی خۆیەوە جا بۆیە بابەتەکە بۆ لای زۆر نەڕوا بەڵام گۆرانی بێژ و ئەمانی کە ئێستا باسەکەیت وەکو ئەداکردنێکە لە گۆرانی کوردی چ بە ئاوازەکانی چ بە شعرەکانی تر مەسلەی جیلبەر کێشەم نییە چی لە بەرکاو چی لە بەرنەگات تر خۆ زەمەنە گۆڕێت جلە گۆڕێ بەڵام نەیە بڵێ بۆ نمونە دەبڵ مۆرالی نەکەیت وەکوتر لە ڕەمەزانە ئەو لە چکاکاوکو پێم وتی لەبەر مانگی ڕەمەزانەکەی و 11 مانگەکەیت لەبەر ئەوەی کە خۆی چۆنە پیشانیەدات تێگەی من لە ڕووی ئەو گۆرانی بێژ ئەوانی کە باست کرد ئەوە بوو بۆ کوشتنی ئەو کچەش بەداخەوە ئەڵێم بریا 4 گەنجیشیان ئاوا بکوشتە لەسەر ئەوی کە بیان وتایە وەرە ئەم کوڕانەمان بە مۆبایلەکانیان تعدایان لە کچی خەڵک کردو ڕسمی خەڵکیان بڵاو کردو با بیکوژی بۆی 4 گەنجیکە لێوەی عاقڵ بێت بەداخەوە ئەویان نەکردووە بەڵام کچەکە ئەکوژرێت ئەو کچەش کە ئەکوژرێت ئەو کچەش کە ئەکوژرێت کێیە بۆچی ئەکوژرێ لەبەرەوەی مۆبایلێکی بەدەستەوەیە لە فەیسبوک لەگەڵ یەکێکە کۆنتاکتی هەیە یان لەگەڵ یەکێکە پەیوەندی هەیە ئەو کەسە کێیە ئەو کەسە کێیە ئەو گەنجانن کەوا تا دووسەی شەو لەژێر بەتانی بێت یاخود لە چایخانەیەک بێت بە نێرگەلەیەک و دانیشتووە قسەی لەگەڵاکە و هەڵێ خەڵەتێنێ کەواتە سەبەبەکەی ئەو کەسەیە گەنجەکەیە ئەی تۆ کچەکە کوژی ئەی کوڕەکە هیچ کێشەیەکی نییە کوڕەکە ڕوا دوای 2 ڕۆژیکە 2 کچیکە هەڵە خەڵەتێنێ وایە نەکرد لەوانەیە لە هەمان کاتە لەگەڵ 5-6ێکە هەڵی خەڵەتان دەبێت ئەوە هەیە ئەوە قسەیەکی خۆش لەسەرەوە شەیە بیرم کەوتەوە کوڕێکی برادر بوو هەرچەند با من نەڵێم کچیان کوڕ ئەگە بە هەر کامێکیان بپرسی ئەڵێ من ڕەفیقم نییە لە کوردستان بۆ نمونە ئەگە بە کوڕەکە بڵێ کەپڵم نییە ئەڵێ کەپڵم نییە ناڵێ کەپڵم نییە بۆ بە کوڕەکە بڵێ و بە کچەکە بڵێت لەگە لە شەرما بێ لە چیا بێڵێ کەپڵم نییە ئەی وەکو تریش کە کوڕەکان یا کچەکان لە ناویەکە قساکەن بە یەکترڵم ئەوڵێ من 5 هەیە وڵێ 6 هەیە کەواتە ئەمانی کەوا ئەڵێن کەپڵمان نییە ئەیکەوادا بێ ئەوانی کەش کەسی دڵداری نەکات ئەبیوانە خەڵکی کوردستان نەبن فلیپانی بن ئەمانی کە ئەکوژرێن هەر ئەوەیە سەرچاو هەموو لایەک بەخێر بێن ئەوانی کاکوژن پێم وتی ئەو کەسە بێتاوانن کە تا ئێستاکە لە ژیانی خۆشیان تێنەگەشتن خۆشی ژیان مانای چییە لەبەر ئەوەی کەوا لەم سەردەمە ئێمە ئێستا بۆ نەکبەتی کورد ئەم تەکنەلۆجیا و ئەم مۆبایلە هەیە تر هەموو ماڵێک هەیەی هەموو کەسێک تەلەفۆنێکی بەدەستەوەیە بووە بە نەکبەتی بۆ ئەو کچانی کە ئەکوژرێن بووە بە نەکبەتی بۆ ئەو ژنانی کە ئەکوژرێن ئەم تەکنەلۆجیا لە مەسلحەتی ئەوانە نین کە ئەکوژرێن ئەگینە تۆ سەیری کە ئەوەی کە ئێمە بیستین تەنها لە کوردستانی ئێمەیە بە زۆری کە ئەبینین کچە کوژری ئافرەتە کوژرێ لەبەر یعنی کە من بیری لێکەمەوە لەرزەم گرێت ئەڵم ئەگەر بێت و یەکێک بۆ شێوا لە خوشکی من بکات ئەگە هەر برایەکی خۆشم بێت یعنی چۆن بتوان بێ تەحمل بکەم ئەبێت چی لەو برایان بکەم بەگەر وای لێ بکات لەسەر مۆبایلێ ئەبێت تێ بگەین ئەبێ ئێمە بەو جۆرە بڵین کە ئیتر ئەوڕۆ ئەوانی کە پەردەیان پۆشیە و دوو ڕووپشانەیەن ئەبێ قسەی لەسەر بکرێ ئەبێ بوترێ ئەبێ دەرکەوێت لە ناو کۆمەلگایە هەتاوەکو ببێتە ڕێگەیەک بۆ کەمکردنەوەی کوشتن بۆ پیشاندانی ئەوەی کە ئەم ڕێگەیەش خەڵە بژێری ڕێگەیەکی هەڵە نییە با پۆشاکەکەت بەو جۆرە بێ واز لەوە بێنە کە تۆ بەناوبانگ و ناو دەرکەوێ
هەر خۆت بە مرۆڤ بە گەر تۆ ویستت ئەو خەڵکە تۆیان نەویست بەوەی کە پۆشاکەکە جۆرێکە کراوەیە و ئەوە بەردەوام بە لە گۆرانی وتنی خۆت بەو جۆرە بەو شێوازە بە کە خۆتە دەوێت چکە تۆ یەک کەس گوێت لێ بگرێ باشترە لەوەی کەس گوێ لێ بگرێ لە کاتێکا کە خۆت لەگەڵ خۆت ڕازگۆنە وجودی خۆت آخر ئەوە تۆی وا بیرەکەیتەوە ئەوە تۆی بقوربان تۆی وا بیرەکەیتەوە لە کوردستان لە کوردستان آخر ئەزانم ئەبێ هەوڵبەی بەڵام ئەڵێ تۆ لەگەڵ ئامیە ئام لەگەڵ تۆیە وەنیە کوردێکی خۆما واڵێت من سە پێشتر بۆیە بۆم ڕوون کردەوە وتم ئەوان ئەیکەن ئەوە شخصیەتەکەی خۆی نییە ئەوە تەمسیلێکە ئەیکا طبعا حەزەکەین نەک تەنها لە ڕووی گۆرانیەوە نەک لە ڕووی تەنها گۆرانیەوە لە هەموو ڕوویەکەوە نەمێنێت نەک تەنها گۆرانی وتن من ئەوەی کە پێم وتی ئێستا مەبەستەکە ئەوەیە ئەو ئەوێت لە هەردوو لا نەبێت هەردوو لا دەستخۆشی لێ بکەن بابەتەکە ئەوەیە زۆر ڕاستە بۆیە گۆرانێکی ئاینیت پێڵێت لەبەر ئەوەی هین گۆرانی ئاینەکە بۆ ئەوواڵێ بۆ ئەوی بتوانێت دوایەوە گۆرانێکی کە بڵێ بە شێوەیەکی کەوێت بەڵێ ڕاستە زۆر ڕاستە بەڵام من ئەوم پێویست نییە لە بەرخاتری یەک مانگا کەسی ڕۆژە بەو جۆرە دەرکەویت و دوای ئەوەی یان زەمانەکەی ترکە هیچ بایەخێکی بۆ دانەنەی تۆ بێ خزمەت بە کولتورێکی تر و دینێکی ترکە بەسەر تۆیابیکەی تۆ برادرانیش لەوانەیە سە بەغەڵەت لەم قسەی من تێبگەن کە وتم ئەبێ تۆ لەگەڵ ئامبی یان ئام لەگەڵ تۆ بێ ئەو مەبەستم ئەو مەفهومەیە کە ئێستا لە کوردستانە وەکو بۆ خەڵکی ئەژێ بێ وابیت ئەژی ناخۆ منیش 100% لەگەڵ ئەوە نیم مەبەستەکەی من ئەوەیە بۆیە وا ئەکەن لەبەر ئەوەی ئام لەگەڵیان بێت یعنی بەگشتی لەگەڵ کەسەکە یابن من ئەزانی چی پێم ناخۆشە هاوڕێ هەتاوەکو هیچ کامێک لەم خانمانەی کە ئێستا دەرکەوتون ئەوەیە من ئێستا ناحەقی ئەوانە ناگرم کە پیا و سالارن بەڕاستی ئەزانم بۆچی کە ئەمانە بەکار ئەهێنێن و بۆ جۆرە هەڵسوکۆتیان لەگەڵاکەین چکە هیچ کامێک لەم خانمانە لەم گۆرانی بێژانەی کە لە بەشی باشووران بەتایبەتی ڕۆژێک کۆ نەبوونەوە ڕۆژێک پرسێکیان نەگێڕە ڕۆژێک نەهاتنە دەنگ ڕۆژێک بە گۆرانی نەهاتنە دەنگ بڵێن بەسە ئیتر ژن کوشتن بەسە با ئێمە ئیتر کۆتایی پێبێنین تێگەی لە کاتێکا کە خۆیان دووڕون خۆیان ناتوانن ببن ئەگەر لەوانەوانێ کاتێککە ئەوان هوەرێکیان پێ و ئەوان خۆیان دەربخەن ئەوان ببنە پاڵپشتی بۆ ئەوانی تریش بێگومان کۆمەلگاکەش ئەتوانێت لەگەڵ ئەوان نابێ نەک ئەم لەگەڵ کۆمەلگاکەیا بێ ئەبێ بگۆڕێ ئەبێ ڕووی ڕاستەقینەی مرۆڤەکان دەرکەوێ ئەم ماسکە نەمێنێ من کاتێکە نەتوانم ئەوی خۆم بمەوێ لە گۆرانیەکە کە بیڵێم بە ئارەزووی ئەو خەڵکە بێ لە بەرەوەی ئەو خەڵکە منیان بۆ جۆرە بوێ کە ئەوان منیان بوێ من دەرکەوم نەخێر هەڵەیە جوکە من لەگەڵ خۆما درۆ ئەەکەم من ئازاری خۆم ئەدەمەکە دوای ئەوەش پەیامێکی درۆ ئەگەێنم بۆ کەسانی کە سەیری من ئەکەن ئەیانەوێ وەکو من بن کەواتە من نەکەر خۆم چوار دەورەکەشم هەڵخەڵەتاندووە ئێمە ئەبێ هەمووی ببەستینەوە بە تابان هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە کۆمەڵێک شتەیە دینەکە ناتوانانی ئێستا بێ بۆ نمونە وا لە کەسێکی 35 ساڵیان دایک و باوکمان بکەین بڵین ئەم گۆرانیانە باشە ئەمە خراپەیە ئەوە لە بەرەوەی تازە هاتووە بەم شێوەیە هەمووی ئەگەڕێتەوە دیسانەوە بۆ ئەو بنەمایی ئەمڕۆ کە کاک ئازاد بوو وابزان بەرنامەکەی لەسەر بوو ئەگەڕێتەوە بۆ پەروەردە هەتا لە بناغەکەوە تا لە بناغەکەەوە دەستی پێ نەکەیت و چاکی نەکەی وردە وردە تەمەش پێچێت جیلی ئێمە هیچ و جیلی دوای ئێمە شەتوانم بڵێم تا جیلی 2000ەکانیش زەحمەتە بەڵام ئیتر لەمەودا کە تۆ دەستت پێکرد پەروەردە کە تۆ کەسەکەت پەروەردە کرد لە باوی 20-30 ساڵی ترە ئەتوانی کۆمەڵێک ینی ئەتوانی کوردستانێکی تریان کوردێکی تریان کۆمەڵە خەڵکێکی تر پەروەردە بکەیت کە ئەمانە نەمێنێت یعنی ئەگەر هەر بەم شێوەی ئێستا بڕات بەم شێوەی کە ئێستا ژیان هەیە لە کوردستانە پەروەردەکردن هەیە 50 ساڵی کەش بێت هەمان شتە هەموو دنیا پێشکەوتووە لە کوردی خۆمان پێشکەوتووە لە تەکنۆلۆژیا لە جلوبەرگ لە سیارە لە قەنەفەی ماڵەوە وەکوتر نە من وای بۆچم زۆر خراپترێ بێت باشتر نابێت لە ڕووی هینەوە لە ڕووی بیر و بۆکردنەوەی لە ڕووی عەقلیەتەوە
تۆ ئەگەر هەمومان ئەزانین ئەگەر ئێستا بەراوردیکەی لەگەڵ هەشتاکانە ئەرز و ئاسمانی فەرقە. من چەنەها ئاهەنگم بینیوە هی کە سوکاری خۆم لە 200 ژنا دوی لە چکی بەسەر و نەبووە، ئەویش پیرەکان بووە، هەموو بەجلی کوردیەوە هەڵپەڕیون، شتێکی زۆر خۆش بووە. ئێستا بڕۆ لە حەفلەیەکی حەفلەوە و ئاهەنگ ئێستا زۆر بە کەمیەکرێ، ئەگەر بشکرێ سەیرەگەیت ساردیەکی زۆر زۆری پێوە دیارە، ئیلا مەگەر خزمی نزیکی خۆ بێ پێکەوە هەڵە پەڕەنیان هەمووی لە چک بەسەر. ئەمە هەمووی وای لێ کردووە پەروەردەی ئەم پەروەردەیە هی دوای 90ەکانە هاتووە کە ئەکاتە 28 ساڵ پێش ئێستا. ئەیجار تۆ ئەگەر لە ئێستاوە دەست پێ بکەی خۆشیەکە ئێمە باسی بەڵێ ئێمە باسی ببوورە بڕێت، ئێمە باسی ئەوە ناکەین کە گوایە کەس و کاری پێش ئێمە بڵێن دایک و باوکمان کە دڵنیاشم ئێمە ئەو مرۆڤانە نین، ئەوانە نین کە بڵێن ئەو ئیسلامە توندرەوە بن کە شەریان لەسەر بەرماڵەکە بێن. بێگومان هیواشمان هەر هەمانە خوێندەواریان نییە، تەنها جۆ لە قورئانەکە ئەگرێن نازانێ ئەو قورئانەکە هەمووی دژی خۆیەتی، نازانێ باسی چی ئەکات، تەنها ئەزانێ گوێگرتن بە لە قورئانەکە و ئیتر لەخوا پاڕایەوە ئیتر یارمەتی ئەدا لە کاتێک کە نەخۆش ئەبێ ڕوو ئەکاتە خوا یارمەتی با، بەڵام خوایە لەکوێ یارمەتیەیە؟ ئەگەر دکتۆرێکی باش نەبێ یاخود پزیشکێکی باش و دەرمان نەبێ یارمەتی نادا. لە کاتێکا مەلاو ئەوانەی تر ئەبینی کە یەن فتوا ئەیەن و زۆر شتی تر بڵاوەکەنەوە یەن بۆ ئەوروپا چارەسەری خۆیانەکە لەژێر دەستێکی کافرێکە، لەژێر دەستی مەسیحیەکە، تێگەی یعنی ئەمەیە کێشەکان. بەڵێ ئەو مەلایەنەی کەوا مانگی پێش ئێستا فتوایاندا لەسەر حرامکردنی پۆبجی کە ئەمە ئەگەر تەرجمەی بکەی بۆ وڵاتەکانی دنیا لەوانەیە قەشمەری تەواویشان بە بازەکەیان نەیات بڵێن مەسەلەی حرام. بۆ منە وتیانە هەموو دنیا ئازانێ لای ئیسلام بەراست حرامە و نازانم مەشروب حرامە، بەڵام ئەگە بڵی پۆبجی حرامە کارۆ لەوانەیە بکێشێ بە ناوی دەمتە بڵێ چی حرامە، ئەڵێ خۆ لە کاتی پێغەمبەرە پۆبجی نەبووە. جا ئەوانی کەوا دێن دائنیشن فتوا ئەدەن بە ناوی جەماعی فتواوە لە کوردستان بۆ حرامکردنی یاریەک، بابێن دوو فتواش دەرکەن لەسەر ئەوەی کە هەر گەنجێک بۆ باعیزی کوشتنی کچێک بیکوژنەوە لە شوێنەکەی خۆیان، بە ئەو فتوایش دەربکەن یا با دوو فتوایکە دەربکەن لەوەی کەوا ئیتر نەبێت ئەوەی کەوا خەڵک خوشک و دایکی خۆی بکوژێ لەسەر کۆمەڵی شتی لاوەکی. من یەکشتی سادە بۆ بژێرمەوە لەسەر ئەوە دیار. ڕۆژێکیان لە مزگەوت باوکی خۆم هاتەوە هەر باوەڕکە بەڕاستی پێت ئەڵێم کەوانە هەمویان دژی ئافرەتن و دژی ژن و دژی مافەکانی ژنن، هاتەوانێ لە مزگەوت چی بۆ باسکردین سێرەکەم زۆر توندڕەوە، ینی باوکم بۆ جۆرە نەبووە کە دەنگ بەرزکاتەوە، ئەوەنی ئاها مۆدێلی خشکە ئاوا ئەیکسەیەکی بە تەماتەی پێ ئەڵێن تەماتە کامەیە تەماتە ها کە قژ بەرز ئەەکەی تۆپەڵی تومەز مەلاکە پێی وتبووی ئێوە نابێ بە دایک و خۆشک و کەسوکارتان ئاگادارکەنەوە کە نابێ قژیان بۆ بەرزیە ببەستن و بیکەن بە تەماتە، ئەمە هەر زۆر حرامە لە بەرەوەی پشتی مریان دەرەکرێت. تۆ وەرە لە مزگەوتە بێ فتوای ئەوە با، یعنی ئەمە هەمووی بەدژایەتیکردنەوەی باوک و براکانتە بەرامبەر بە کەس و کارە، بەرامبەر بە ژنەکە و بەرامبەر بە خوشکەکە و بەرامبەر بە دایکت. تۆ سێری ئەمە پەیامەکانیان بێ لە مزگەوتەکانە ئیتر دڵڵامیان خۆش بێ لە بەرەی پشتەمەلیش عەورەتە. وتم هەرگیز ڕۆژە لە ڕۆژان باوکم نەیوتووە ئادەی ئەوە لە بەرکە ئەوە لە بەرمەکە یاخود چی بکە و چی نەکە، بەڵام سێریکە بە ڕۆژێک چووە مزگەوت لە ڕۆژی گوێی لە مەلاکە گرهاتەوە ماڵەوتی مەلاکە ئاڵێ واڵێ مەلاکەوە ئەڵێ ئەی مەلاکە ناڵێ مناڵبازی حرامە یاخود هێنانی کچێکی 9 ساڵە حرامە. من پێت ئەڵێم بۆی ئەڵێم لە دوای ئینتفازەکەەوە ئەم جی لە پەروەردە بوو لەبەر ئەوەی ئیتر کوردستانی خۆمان بووین بە هەرێمێکی سربەخۆ و پەروەردەکان لێەوە دەست پێ بکرد چۆن ئینسان پەروەردە بکەین بۆی ئەوەی گەڕێنمەوە تێگەی ئەجی ناخۆ من ئەگەر باسی باوکی خۆ بکەم هەتا 30 ساڵی ئەسوازە من نوێژە ڕۆژی هەر نەکردو، بەڵام دایکی خۆم کاتێ خۆی بۆ من هۆنرا و شتی نووسی و زۆر کەسێکین بووە و لە ئایلەیەکی زۆر تێگەشتووی ئێستش
نیوەمان بڵێن ئیمەنیوان ئیمانن بە هیچ شتێک نییە. ئێستا کە دایکم سێرێکە تۆزێک تونڕەوە لەباری دینەکەەوە. بۆ ئەمە ئەنی حەزەکە دایم گوێ لە قورئان و ئەمانە بگرێت کە لێژی تێناگا زۆر نەنکم قسەم لەگەڵا کردووە ناشزانێت مانای چییە، بەس ئەوە لە ئەزانێ بڵێ الحەمدولله رب العالمین سوورەتی ئیخلاص لەگەڵ تەحیات و رب العالمین و ئەمانە هەتا کۆتایی ئیتر لە ئاخیرا دوعاکە شەکەی ئیتر هەمووی هەر ئەمەنەیە. شوێنە خۆم ئەگەر 6 ساڵیش بێ نوێژ بکەم ئێستا کە 4 دێڕی عەرەبی یان 4 دێڕی بۆ بکەی بە کوردی یانە بکێشێ بەناو دەما بڵێ تۆ چۆن قسەی واکەی بەنای قورئانەوە. ئەمە من نایم مناقەشەی لەگەڵا بکەم، ئەمە نایم مناقەشەی لەگەڵا بکەم، نایم بیشی گۆڕم چونکە تازە فت ئەوەی کە بەلای منە و مهمە و لای تۆ و ئەوانەی کە ئیسپادەی بێ بۆ کۆمەلگا ئەوەیە کە ئێستا لە دایکە بێ، ئەوەیە کەوا 2 ساڵ پێش 4 ساڵ پێشە لە دایک بووە بۆ داهاتوو. من تازە کەسێک تەمەنی 6 ساڵ بێ ئێستا نایم ئەو هیوایەتەی لێ بسەنمەوە یا ئەو هیوایی لێ بسەنمەوە کە لەو دنیا پێ ئەبەخشرێت چونکە تازە ئیسفادەی نییە بێ هیوای ناکەم. دەست خۆش بابەتەکەم حوزە من زۆر کاتم گرت لەوانەیە کۆمەڵێک برادری کەشە بێ قسە بکەن بابەتەکەشمان نەچێت بەلای شتیکەیە. دەست خۆش بە زۆر بابەتێکی جوان بوو. ئەگەر هەر پرسیارە شتێکرد نەما بێت ئەوە من توانی زۆر سپاس دەکەم پێم وایە کەسێکی تر ئێوە بەشدار بێ و بەرەگرم. باشە گردام بخەیتەوە چکەوە بزەم لای هێنیە دەست دێرین خان کامێرەکە و نەماوە تۆ کامێرەت ناردەبوو. ئەگەر ماوی لە ناوڵایەکە کامێرەت بۆ ئەنێرمەوانەیە چکە منیش زۆر نامێنمەوە لەگەڵتانە هەر ئەوە ویستم کە لەسەر ئەوە بدوێم کە ئەوەی بایەخیان بەمانەیەوە بایەخیان بۆنەیەوە کە بێن باسی کوشتنی ژنانکەن، بێن باسی هۆشیارکردنەوەی ئەوە بکەن کە کوشتنی ژنان بۆوەستێنن نە لە پەڕەوەی کە بپەڕنە ئاسمان نە لەوەی کە هێشتا پەروەردەیان نەگۆڕیوە زۆشتی تری سەرەکی هەیە یاخود بنەڕەتی هەیە نەیان گۆڕیوە بین بفرین بۆ ئاسمان ناکرێ بەو جۆرە ئێمە کۆمەلگاکە ناگۆڕێ ئێمە ئەبێجارێت لە دین خۆمان ڕزگارکەین لە دین خۆمان پاک بکەینەوانێ. دووبارە سڵاو شوشوخان هەموو ئامادەبوانی بەڕێز بەڕاستی ئەگەر بێنە سەر بابەتی کوشتنی ژن یاخود دۆسیێ ژن یاخود حرامکردن و قەدەخەکردنی زۆرشت لە ژن یاخود هاندانی پیاوان بۆ توندوتیژیکردن بەرامبەر بە ژن دێرین خان ببوورە من پێت ئەپچڕم ئەبێ بڕم یەک تۆس ئاو بێنم تۆ قسەکانی خۆت بکە هیوادارم لایڤەکە بڵاو بکەنەوە من داوام نەکردو بڵای بکەنەوە بەس حەزەکەم بڵای بکەنەوە چکە بەڕاستی بابەتێکی گرنگە. بەڵێ بابەتەکە حەزەکەم دۆسیەی ژن یاخود کوشتنی ژن یاخود چۆنێتی پەروەردەکردنی مناڵ بخەینە لایڤێکی تر چووکە ئەم بابەتە زۆر قوڵە زۆر شت هەڵەگرێ هەموو تاوان ناخەمە سەر ئەستۆی ژنێک کە لە کاتی دروستکردنی چیرۆکی ئادەم و هەواوە جارێکی تر ئەو سەلاحیەت و سربەستیە لە ژن وەرگیراوە من نایم بڵم خەتای دایکانە کە مناڵەکانیان ئەکوژێ بەڵە دایکەکە ئەتوانێ من ئەگەرێکی بێ کچەکەم بکوژێ بێت دەستی بگرم و ڕاکەم لە ماڵەکە نەمێنم پیاوێکە کچەکەم بکوژێ زۆر دڵنیام کە جارێکی تر ئەتوانێ من بکوژێ کوڕەکەم کە بێ کچەکەم بکوژێ جارێک ئەزانم کە دەستی چێتە خوێنی من حەز ئەەکەم دۆسیەی ژن یاخود کوشتنی ژنان و چۆنەتی پەروەردەکردنەوەی مناڵ جارێکی تر بخەینە لایپێکی تر کە بە تێر و تەسەلی باسی ئەم بابەتەکەین چونکە چەند کات بین بەم بابەتە چەند باس لەسەر ئەم بابەتە بکەین چەند گفتگۆ لەسەر ئەم بابەتە بکەین ڕای جیاواز وەرگین لەسەر ئەم بابەتەکە دەوڵەمەندتر و باشتر ئەبێت کەواتە پەروەردەی مناڵ بۆ لایفێک کوشتنی ژنان بۆ لایفێک چۆنێتی ئازادکردنی خودی ژن
بۆ لایفێک ئەنی زۆر شتمان هەیە کە ئەتوانێت باسکرێ وەکو ڕەگەزێکی مینە من دەستخۆشیت لێکم و حەزەکەم بابەتەکان بەردەوام بێت و جارێکی تر بتوانین کە ژنان حەزەکەم ژنان گوێمان لێ بگرن کە ئێستا لە گروپێکی ژنانە دامناوە بەڵام دڵنیام کە مەسەلەکە چۆن تۆ باسی دۆسیی ژنەکەی ئەڕواتەوە سەر سیاست و سیاست بەشێکە لە دین سیاستە خۆی لە خودی خۆیدا ژنان ئەترسن کە بێن گوێش بگرن بەڵام ئێمە ئەبێ هۆشیاریان کەینەوە ئەبێ ئێمە بەردەوام بین کە ئەڵم ئێمە بەسم جەنابتە منیش بتوانم بەشداریکەم حەز ئەەکەم کە کوشتنی ژنان بەداخۆ ئێستا بە شێوەیەکی کورد باسمان کرد زۆرمان پێ ناخۆشە بەڕاستی جێی داخە کە بەس ژنانە کوژێن ئەی بکوژی ژنەکان کوان من ناڵم بیان کوژە ئەی بکوژی ژنەکان کوان لە کوێن بۆ نایرێنە دادگا قەزیەی شەرەف شتێکی کە کۆتایی پێ هاو لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە پیاوێک ژنێکە کوژێ من چەنە هەڵایف ئاماژەم بەوە کردووە کە دووگیانە کەواتە دوو کەسی کوشت 11 ساڵەیرێ لەبەرەوەی ڕوحمی پێکەن لەبەرەوەی جەجەکانمان یاخود بڵین حاکمەکانمان پیاون محامیەکانمان زۆربەی پیاون ئەوانەشی نازام ئەگە جیۆڕیمان هەبێت لە کوردستان ها ئەو کەسانەی کە قەرارێن ئەم کەسە گێڵتییاننا ئەوە هێنا ئەوانەمان زۆربەی پیاوە چونکە ژنەکانمان سەرکوت کراون بەڕاستی باسی ئازادی ژن و چۆنیەتی خۆڕزگارکردن لە کۆت و بەندی کۆمەلگا بابەتە زۆر هەڵەگرێ من دەستخۆشی و لێکم کە ئەمڕۆ هاتووی بە خاتوونێک ئەڵەی بۆ کۆمەلگایەک مەژی کە ئەو بۆ تۆ ناژی وجودێ بۆ دانانێ من دەستخۆشی و لێکم من حەز ئەەکەم یەک شتی تر بڵێم تاک کۆمەلگا ئەگۆڕێ بەڵام ئەگەر بێت و تاک پەیڕەوی یاسا و ڕێساکانی کۆمەلگا بکا کە بزانێ ئەم یاسا و ڕێسایانە هەڵەن و نەیوێ بیگۆڕێ هەڵاکات چونکم کۆمەلگا بریتیە لە تاک کە تاک ئازاد نەبێ خۆش نەژی کۆمەلگایەکی بەختەوەریشمان نەبێ بە هەمان شێوە خێزان کە دایک لە خێزانەکەیە چکە دایک کۆڵەکەی خێزانە بەڕاستی تۆڵە کەس بە باوک هەتی و نابێ هەموو کەس بە دایک هەتی وەبێ زۆر ڕاستە دایک وەکو سەرۆکی کۆمەلگامانێ دایک ئەو کۆمەلگایەیە لە نێو خێزانەکاندا کەواتە ئەبێ ئێمە دایکان هۆشیارکەینەوە نازانم بۆ ژنان نایەنەوەی گویان لێبێ من باسی هەمویان ناکەم دایکانی بەڕێز لەو خەوە قورسە هەستن کە پێت ئەڵێن تۆ مێینەی تۆ بۆ نییە قسەکەی تۆ هیچ مافێکە نییە ئەبێ لەبەر ئەوەی پیاوێک دوو پاروەنانە ئەیاتێ ئەو کارە قێزەونانەی بەرامبەرێ ئەکا لی قبولکەی یاخۆژنان دوای نەپارە نەسەروەتی پیاوێک بکەون دوای ڕێز و خۆشەویستی پیاوێک بکەون ئەگەر من کەسێک ڕێز و خۆشەویستی بۆ من نەبێت هەموو خێزانێک کێشەی تایە بەڵام کە ڕێز و خۆشەویستەکە لەویا هەبێ دڵنیا بە ئەو خێزانە بەردەوامە بێ ئەگەر من خێزانی پیاوێک بم هەموو دنیام بۆ بێنێ بەڵام هەموو ڕۆژە پێم بڵێ تۆ هیچ نازانی تۆ بێ عەقڵی نازانی مناڵ بەخێوکەی نازانی ماڵ بەڕێوەبەری ئەو هەر ڕۆژەی مردنێک و زیندانێکە بۆ من ئەمە تاسیبی نەفسیە ئەبێ ژنان وشیارکردنەوە لە ڕێگەی دەرونیەوە مەسەلەن دوو شێوە توندوتیژیمانێ بەڕاستی لە کۆمەلگای ئێمەیە باسی توندوتیژی دەرونی ناکەن بەڵام تەنها ئەوەی پیاکابرا زلەیەکی لێڵێ ئەوە توندوتیژیە لاگیانی من توندوتیژی دەرونیمانەیە ئەم پیاوە کەسایەتی ئەو ژنە ئەشکێنێتەوە کە بڕوای بەخۆی نییە ئەگەر ئەو ماڵە بەجێ بێڵێ بڕوا ژیانێکی نوێ لەگەڵ مناڵەکانی دروستکاتەوە جا کۆمەلگایەک کە دایکێ جیا بووە لە بڕبینێنەوە مناڵی و پیاوەیە بۆچیتە دایکێک لە خۆشەویستی و سۆزی مناڵەکانی بێبەشەکە مناڵەکانیش بە هەمان شێوە کەواتە چەند باسی دۆسیەی ژنکەین ئەگەڕێتەوە بۆ کۆمەلگاش ڕەبتی بە دین و سیاسەتەوە هەیە ئەبێ ئێمە لە لایفێکە هیوادارم کە کردەوە ئاگادارمان بکەیتەوە کە بتوانین بەشداربین بە ئەمەی کە ئێستا دەبڵ مۆراڵیەکەی ژنان لە بەرخاتری کۆمەلگا یاخود هەڵکەوت زاهیر کە کەسێکە خۆی دەبڵ مۆراڵە هەڵکەوت زاهیر ئەوێ وەکو ئەو کەسانە بێ کە لە جیهانی دەرەوە مەسەلەن لە ئەوروپا لە ئەمریکا لە
چاینا بڵێن ئاسیا و ئیتر چۆنی هێنی بیبێ ئەوێ وەکووان بڵێ من هونەرمەندان پێگەێنم تۆ بە شێوەیەکی زۆر سەقەت هونەرمەندان پێگەێنی با من باسێکی بچووکی ڕەیانە بکەم ڕەیانە کچێکی دەنگخۆشە پێ ئەچێتە بەرنمەیەکەوە بەرنامی مەسەلەن The Voice ئەچێتە بەردەم یەکێ لە جەجەکان جەجەکە خۆی ئەو ڕۆژە لە بەرنمەیەک داوتی بە کچێکی وتی تۆ ڕەیانەی دووەمی وتی من ڕەیانە هاتە بەردەمم بۆ سیدیەک ئەو ڕەیانەی کە ئەمڕۆ هەیە لەبەر وتی من یارمەتی ما بەڵام دەنگەکەشی بە هەموو دنیای ناسان ئەبێت خەڵکە و زاهیر بۆ شێوەیە بڕوە ڕەیانە لە کۆمەلگای بڵین ڕۆژئاوایە ئەژی یاخود بڵێ لە ئەمریکایە ئەژی ئەم چۆن لە بەرەکە شتێکی زۆر سادە و ئاساییە ئەگەر بێوێ سەرنجی پیاوانیش بۆ جسمی ڕاکێشە شتێکی زۆر ئاسایی و سادێ بەڵام هیوادارم بە کاڵاکردنی ژنان لە هەموو جیهاندا بوەستێنرێت چونکم بە کاڵاکردنی جەستەی ژنان ئەمە زەرەر ئەگەیەنێ لەسەر ئازادی ژنان ئێستا ماڕڵمانەیە ماڕڵی ئەندەروێرە یاخود بکینیە یاخود برایە ئەمە شتێکی تەبیعیە بۆ دەرخستنی لەسەر لاشەیەکی جوان شتێکی زۆر ئاسایە ئێستا چیان کردو ماڕڵی پلەسایزیانێنەوە یاخود ئەوانەی کە سەر و کێشن ئەمە شتێکی زۆر ئاساییە بۆ دەرخستنە بەڵام ئەگەر من بێم و لە دوکانەکەمە ژنێ دانێم بۆ بە شێوەیەک لە شێوەکان جلەکانی پیا هەڵواسم ئەگەر جلەکانیش داپۆشراو بێ بەڵام من ئەم ژنە وەکو کاڵایەک بەکار بێنم هیچ وجودێکی بۆ دانەنێم ئەو کاتە بە کاڵام کردووە کێشە لە جلوبەرگەکەیان نیە هیچ حسابێک یاخود هیچ گوێم نەیاوە بە کەسایەتی ئەو کەسە یاخود بە دەرونی ئەو کەسە یاخود بە مرۆڤبوونی ئەو مرۆڤە کێشەکە لێرەیە هیوادارم بەرنمەیەک بکەیتەوە لەسەر بەخێوکردنی چۆنێتی بەخێوکردنی مناڵ و تەوعیەی ژنان بۆ بەخێوکردنی مناڵ جیاوازی نەکردن لەسەر ڕەگەزی نێرومێ بتوانین بە تێر و تەسەلی باس لەوە بکەین اینجا بێنە سەر باسی کوشتنی ژنان و کاریگەرەکانی کوشتنی ژنان ئایا یاسا چیان کردو بۆ کوشتنی ژنان ئەنجا ڕێکخراوی بەناو مافی ژنان یاخود بەناو ڕزگارکردنی ژنان لە توندی تیژی یاخود لە کوشتن بەسێک لەوانیش بکەین بزانین لەکوێ نووسون خاتونەکان هەر ئێوە نین کە ژنێکە پەناتان بۆ ئەبا هەزار ناو ناتۆرەی بلێ ئەدۆزنەوە هەر ئێوە نین کە ژنێک پەناتان بۆ ئەبا ئەڵێن ئەگەر لە ماڵە باوکەکە تا باش بوویتە جێگەتە بووە ئەگەر لە ماڵە باوکەکە تا باش بوویتە لە ماڵە مێردەکە تا باش بوویتە ڕاو ناکرد بەداخەوە ئەمە پەروەردەی سەقەتی کۆمەلگای ئێمەیە کۆمەلگای ئێمە پێویستی بە شۆڕشە ژنان لە چی ئەترسن کە پیاوێک نەتانێوێ کە پیاوێک وجودی مرۆڤم بۆ دانەنێ کە پیاوێک وجود بۆ کیان و کەسایەتی من دانەنێ هەزار جانەمەوێ کە پیاوێکیش وجودی بۆ کیانی مندانە چاپڵەی بۆ لێم شانازی پێوەکەم ئەبێت چۆن ئەویش بە هەمان شێوە شانازی بە منەوەکە کەسایەتی ژن و پیا و دوو کەسایەتی جیاوازن بەڵام کۆمەلگای سەقەتی ئێمە دواکەوتەی کەڵتی بیابانی عەرەبی کە تا ئێستا شەبێ بچن بە چواردەوری ئەو بەردەیە ئەخولێتەوە لە کاتێکا ماڵ و مناڵی پێویستی بە شتێکە لە کاتێکا کە تۆ مناڵێکی کەم ئەندامە هەبێ ئەتوانی بۆ پارەیە دوو سەفرەی خۆش بۆ مناڵەکە ئەم ئەندامەکە و بکەی بیبیتە دەرەوە دڵی خۆشکەی تۆچی بە چواردەوری بەردێکی ڕەش ئاخولێتەوە پارەکەت هەیە بە عەرەب پارەکەت هەیە بە کەڵتێک کە ژنەکە و بە ژندانانێ من سەیرم پێیە من سەیرم پێ باوکێک چۆن دەستی ئەچێتە کچەکەی ئەزانی بۆ با من پێ بڵم بۆ چونکم پیاوانی کۆمەلگای ئێمە لە کاتی بەخێوکردنی منداڵدا هاوکاری ژنەکانیان نین بۆیە ڕەحمی زۆر لەسەر کچەکەی نیە کچەکەی تەنها بۆ یەک شتە بینێ شەرەف وشەیەکە فڕەیەن کاکە کچێ خۆشەویستێکی کرد ئاساییە ئەگەر تۆ بێی مناڵەکە و یاخود کچەکە و ئاگادارکەیتەوە
لە چۆنێتی هەڵسوکەوتی پیاو یاخود ئەو نێرینانەی بەداخەوە ژن تەنها بۆ سێکس و خۆشی ئەبینن کچەکەشە تووشی ئەو هەڵەیە نابێ ئەگەر تۆ وەکو باوکێ خۆشەویستێکی کامل بە کچەکە و بی وەکو دایکێ خۆشەویستێکی کامل بە کچەکە و بی وەکو برایەک خۆشەویستێکی تەواو تەندروست بە کچەکە و بۆ یا بە خوشکەکە و بی ئەو کات خوشکەکەشە هیچ کچێکی مناڵ پەنا ناباتە بەر ئەوەی کە بیوێ خۆشەویستی لە کەسێک وەرگێ کە نایناسێت دڵنیا بن زۆر ڕاستە دڵنیا بن دێرین خان من بەرنامەم هەیە خۆت باشەزانی لە نزیکەوە بەرنامەم هەیە زۆر بەرنامەی جوانم هەیە بەرنامە لەسەر ژنان لەسەر کاریگەری کولتورە ئیسلامەکە ئیسلامی کەلچەر لە هەمان هەم لە ڕووی مسلمانان و هەم لەسەر ئەو ئازادی خوازانی کە بە خۆیان بە ئازادی خواز ئەزانن و کێن لەسەر مافی ژن و زۆشتی تر قسە ئەکەن بەڵام بەبێ ئاگایانە هەر ئەو کولتورە یاخود هەر ئەو کاریگەری ئیسلامیە بەسەریانەوە بە ئاشکرا دیارە کە چۆن ڕێز لە خانمانی بەرامبەر ئەگرن لە لێدوانەکانیانە لە بەکارهێنانی زمانی لەشە لە زۆر ڕووی ترەوە بێگومان من بەرنامەم هەیە ئەوەی کە ماوەیەک بێدەنگە بم بێدەنگ بۆ نییە کە من واز بێنم بەرنامەی جوانم هەیە بەڵام خۆتەزانی پەیوەندی باوە هەیە کە ئێمە کار و ژیانشمان هەیە لە وڵاتە من بە پێی توانای خۆم لە هەوڵان ئێم لە لایڤەکان بەردەوام ئەبم چکە من پێم وایە ئەم لایڤانە زۆر 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 کاریگەری زۆرترە لە زۆربەی کەناڵە پرۆپوچەکانی باشووری کوردستان لەگەڵ ڕێزمە من یەک پرسیاری ترم هەیە پەیامی تۆ چیە بۆ ئەو خانمانەی کە واکو ئازادی خوازێک دەرکەوتون بەڵام ئەبینین ماسکێکیان پۆشیوە لە پشت ئەم ماسکەوە خاوەنی کەسایەتیەکی ترن لەگەڵ ئەوەی کە یەنداوای مافی ژنەکەن بەڵام لە پشتەوە ژنانە و ئەڕوخێنن یا خانمێکی ئازادی خواست وەکو خۆت باش ئاگاداری کە من لە ماوەیە دەرکەوتوم و زۆر زۆر لە هەموو ڕۆی کۆڕەخنم خۆت باشەزانی کە چی وتراوە لە پشتەوانێ پەیامی تۆ چییە بۆ ئەم جۆرە مرۆڤانە بەڕاستی خاتون جۆرە ژنگەلێکمان هەیە بە ناو ئازادی ژنی ئەوێ جۆرە ژنگەلێکمان هەیە بەڕووپۆش وا خۆی بەڕووکەش وا خۆی پیشان ئەیە کە ژنێکی ئازادە و ئازادی خوازە لێرەیە من مەبەستم کەسێکە یاخود چەند کەسێکە یاخود زۆرێکە لە کۆمەلگا ئیتر هەر کەسە و ئەی باتەوە سەرخۆی ئەوە خۆی کە سێری خۆیەکە لە ناخەوە چۆنە ئەڵێ ئەو مەبەستی من بوو مەبەستم هیچ کەسێکی معەن نییە مەبەستم ئەم جۆرە کەسانەیە بەداخەوە مەڕۆ لە کەسایەتی ژنێک بی یاخود مەڕۆ باسی ژنێک کەی بەخراپە یاخود بڵێ من ئازادی خوازم ئازادی خواز مانای چییە ئایا لە وشەی ئازادی تێگەیشتون ئایا لە وشەی فێمینیزم تێگەیشتون ئەگەر تۆ ژنێک بی لە وشەی فێمینیزم تێگەیشت بێتی ئەبێ بە تەواوەتی بڕوات بەوە هەبێ کە ژنێک نەڕوخێنی ئێستا لەم لایفەیە بەڕێزت چەندە باسی ئەو خاتونەت کرد بەڵام بەلای چەند شتێکان نەڕۆیشتی دەستمان خستە سەر هەڵەکان دەستخستە سەر هەڵەی کەسێک ئەمە ڕوخاننی نییە بەداخەوە کە ژنێک دەرەچێ یەکەم جاژنانی خۆمان پەلاماریێن خات و شوشوەگە جۆلۆ بێ ئەو مامۆستایە لە خوێندنگاکەیە کە ژنە سوکایەتی بە خوێندکارەکانەکە باوەڕە بێ کۆمنتەکان دوایی لە ینی سکرینشاتی کۆمنتەکانەکەم لەم لایفەی توایە بە کۆمنت دای ئەنێم ژنەکان دەستخۆشی ئەکەن گەمژەیی ژن گەیشتۆتە ئەو ڕادەیە دەژنانی ئەم وڵاتانە بە 5-6 هەستان ڕێکخراوێکیان دانا ڕێکخراوێکی ئازادی کە پێویستیان بە هیچ پارەیەک نەبوو لە پشتێەوە بێت لەبەر ئەوە بۆ ئازادی جەنگان بەداخەوە من پێتەڵێم خاتونان بۆ دەرخستنی خۆیان کە بە حساب ئازادی خوازن چەپڵە بۆ ئەوانە لێنەڵن لەش فرۆشەکان ئازادن یە لە پشتەوە گاڵتە بە کارەکەی من ئەکات چۆن شتی وا ئەبێت تۆ چ ئازادی خوازێکی کە من کارێکم لە دوکانێکدا بە شانازیەوە هەموو ستۆری پچکۆلەکان لە هەموو
ئەوروپا و ئەمریکا ئەستۆرە بچکۆلەکان مادەی ئەلکۆحۆلیشی تیافرۆشێ نان و برنج و شەکر و ڕۆڵ و هەموو شتێکی تیافرۆشی تۆ یەی بە من ئەڵێ ئەو لە دوکانێکی وایە ئیشەکە ڕەنگە و خاتونێک گوێی لێبێ زۆر ئاساییە بەلام و چکە بەرەو ڕووی خۆشی پێم وت وتم وەرە تۆ ئازادی منە خوار بەڵام ئەڵێ هەمومان لەش فرۆشین نابەڕێزم من لەش فرۆش نیم و من باسی لەش فرۆشەکان بە خراپ ناکەم پەیوەندیشم پێوەی نییە بەڵام پێیان ئەڵم ئەو لەشە جوانە و مەفرۆشە بۆ شتێک کە شایەنی نییە ئەتوانی بڕۆی کارێک بکەی زۆر پێم ئاساییە و لە بەرنامەشمایە کە بڕۆمەوە بۆ کوردستان بڕۆمەوە بۆ دووسێ مانگ ئەڕۆمەوە باوەڕە بێ دای ئەنێم کە بڕۆم لەبەر دەرکی سەرا دەسەر بفرۆشم بۆ ئەوەی کۆمەلگا بزانێت کە پێم شەرم نییە بۆی ژنەکان چاودێکەریکەن پێم شەرم نییە عەرەبانە پاڵ بنێم پێم شەرم نییە بچم جادەکانی کوردستان پاکەمەوە تو ئاگاو لە وەزعی کوردستانە هەرێکی دوو فلیپینی داناوە هەرێکی دوو سۆمالی داناوە کاکەی جان بۆ ئیشانە نایەن بە گەنجەکانی خۆمان کۆمپانیان بۆ هێنێ سەر جادەکان پاکەنەوە تو وا ئەزانی لە ئەمریکایە خود لە ئەوروپای کێ سەر جادەکان پاکاتەوە بەم عەزەمیەتەی جوانە گەنجەکانیانە بە کوڕ و کچیانەوە کاکە کۆمەلگایەکی سەقەتمانێ کوڕە لەسەر جادە خۆڵ پاکاتەوە پارەیەکی شەرفمەندانە لە گێفانە بڵێ من کچم ناوێن بە عەمەلەی خۆڵەکە کوڕە بۆیە کوردستان قەیرانی دارایی هەیە هەرچەندە حیزبەکان لە حیزبی گەورە وەکو پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە ئەبێ ئەو وشەی کوردستانیان لێکەینەوە چکە بۆ گیرفانە ببوورەوە هی کوردستان نییە من هەر خانمێک لە بواری چالاکوانی خانمانە دەنگ بەرزکاتەوە و باسی لایەنەکان نەکا بەلای منەوە ئازادی خواز نییە و دژی مافی ژنانە من ئەو باسی لەگەڵ ڕێزمە ئەو کوردستانە وشەی کوردستانەکەی لێکەکەمەوە چکەوە بڵێم مەسەلە نەڵێن ڕێکخراوی ژنانی گیرفان واتە بۆ گیرفان پڕکردن ئەم حیزبانە بەداخەوە زەرریان لە کوردیاوە کاکە تۆ بڕۆ بە گەنجەکەی خۆت والێکە سەر جادەکە پاکاتەوە بە شار نازیەوە کاکە گیان کە تۆ ئەتەوێت کەسێک بگری یارمەتی و با لە پاکردەوەی ماڵانە ژنێک بگرە کە کورد بێت ماڵەکە بۆ پاکاتەوە شەوان بچێتەوە ناو ماڵ و مناڵی خۆی ئەم ئیشانە سەربەرزیە لەم وڵاتانە کە ئەچیتە شوێنێک ئەو کچانە باسی جوانی و ناشرینی ناکەم شەهادەیەکی گەورەشیانێ ئامادەن ژێری نەخۆشیێک پاک بکەنەوە عیبە لە کارکردندا نییە کاتێ ژنەکانمان توانیان بڕۆن ئەو جۆرە ئیشانەکەن کاکەم فلیپین و ملیپیانە عالم لە کوردستانە خوا بەڵام کوردەکە لەگەڵ ڕێزمادێخان ئەوە نەرسەکانی ئێرە ئەیکەن زۆر بە شانازیەوە ئیشێکی مرۆییە لە کوردستانی ئێمە سستەرەکانمان نەرسەکانمان چیەکەن تەنها پۆز لێ تەنها پۆست لێ بەڵێ لێرە نەرسەکان بە ئاشکرا ئەواکەن لەبەرەوەی لە ئیشەکەیانە ئەڕوا و لەگەڵ ئەوەشا 3 ساڵی زانکۆ ئەخوێنن ئادەی نێرسەکانی ئێمە چی ئەخوێنن 2 ساڵی حەد و بە دوکتۆر بانیانەکەن بەخێر بێنەوە بۆ وڵاتە کاکە گەڵا بێنەوە سەرەوە ژنان بڕۆن هەلی کار بۆ پاکردنەوەش بێ زۆر تەبیعیە بەڵام پارەیەک لە گیرفانی خۆتا بێ منەتی کەسێک هەڵنەگری ما بە منەتی هەر پیاونا کاکە منەتی کۆمەلگا هەڵمەگرە ئەخر زۆر شتمان هەیە کە باسەکرێ وتم با بۆ لایفێکی تر بمێنێتەوانێ زۆر حەزەکەم سەر و بابەتەکەم من دەستخۆشی و لێ ئەەکەم ئەبێ ئێستا کەدام خستەوە گوێگر ئەبم بەڵام ناتوانم جارێکی تر بەشداریکەمەوە زۆر سپاس بۆ ئامادەبووان سۆش سپاس بۆ گوێگران هیوادارم کە هاوڕێژنەکانتان بانگهێشتکەن بۆ ئەم لایفە هاوڕێژنەکانتان بهێنن کە لایکی ئەم پەیجەی خات و شوشوو بکە بۆ ئەوەی ئەوانیش گویان لێبێ کاکە گیان با ئیسلام بێ با مەسیحی بێ با جوولەکە بێ دێرین خان بەڵێ ئێرەش وەکو کەناڵێکە بینم چۆن ئامادەن لە کەناڵێکە لێدوان بکەن هیوادارم لێرە شۆ بێن دەنگی خۆیان نەکرد گوێ بگرن دەنگی خۆیان بەرزکەنەوە چکە ئێرەش کەناڵێکە چەندەها کەس گوێی لێ ئەگرێ چەندەها هەزار کەس گوێی لێ ئەگرێ لەوانەیە لە کەناڵێکەوانێ دوو جار دەرکەوی بەڵام لێرەوە دەنگت ئەڕاتە ناو چۆن ئاوا هاتی گوێ ئەگری خانمانی تریش بێنە با دەنگیان بەرزکەنەوەوانێ بێن لەسەر ئەم بەرنامانە لەخۆل لە بەرنامەکانی پێشوا تاوتێکەن گوێگرم ناوێ ئەمەوێ لەگەڵ ڕێزمە بێن بدوێن ئەگەر خۆت بە چالاکوانی مافی ژناندا ئەنەی وەرە دەنگ بەرزکەرەوە
خاتون من حەزەکەم ژنان ئیتر بە هەموو شوەیەک دێن گوێ بگرن ئەگەر ئاگادارنی ئێمە هیچ کەناڵێک نەیراوە بە ئێمە کە بەڕاستی بێنە سەر دۆسی ژن قسەکەین هیچ کەناڵێک نەیراوە بزانێک چێر حسابمان بۆکە بڵێ بڵێ فەرمو وەرە باسی دۆسیەی ژنکە ڕێگە نەیراوە لەبەر ئەوە کەناڵەکەی ئێمە فەیسبوک ئەبێ شۆڕشەکەی ئێمە شۆڕشێکی دەم ئەبێ شۆڕشێکی قسەکردن ئەبێ شۆڕشێکی گفتوگۆ ئەبێ شۆڕشێکی ڕوبەڕووبوونەوەی کۆمەلگا ئەبێ شۆڕشێکە بێ بۆ گۆڕینی ژنان بەڕاستی من حەزەکەم ژنانی تریش بێن کا لە هاوڕێیانەکەم ئەمە نەبۆ زۆرکردنی کەسی پیجەکەیە بەس خاتوونەکانمان بۆ بێنن ئێمە دڵخۆشە بین بەس خاتوونەکان بێن گوێ بگرن لەگەڵ پیاوانە گفتوگۆیە بکەن کاکەگیان وای لێ هاتووە ئێستا لە کۆمەلگای ئێمە زۆرێک لەم بەڕێزانە بابێن گفتوگۆمان لەگەڵاکەن ئەگەر قسەیەکی منە بەدڵ نییە پێم بڵێ بەدڵم نییە قسەیەکی ئەم خاتوونە بەڕێزە بەدڵ نییە کاکە ژنان ئێوە شوەرن یەکسەر ئەڵێ باسی دین و سیاست مەکە ئەوەی استەغفرڵڵا ئەمانە بەڕەڵان ئەمە یاخود ئەمانە لە ئەوروپان بۆیە دەمیانێ باوکەکەم من لە کوردستانیش دەمم هەبووە ئەگەر من لە کوردستانیش خۆمم ئازاد نەکردای زۆر بە سەربەرزی و بە شانازی و شوم بە کابرایەکی ئەمریکی ناکرد لە ناو ماڵە باوک و برایە لە کوردستانە گەڕک و یاخود بڵێن دراوسەکانیشم پێیزانی و بە سەربەرزیەوە هاتووم خاتوونێکی ئازادی خواست پێمەڵێ باسی مێردە ئەمریکیەکە و مەکە ئەگەر پرسیان مێردەکە و ئەمریکیە وەڵام مێرەوە باسی مەکە با نەزانن بە شانازیەوە بڵێ خانم گیان کەسانی تریش ئەیانەوە بەشدار زۆر ئاساییە کاتێکی خۆش دوێنێ کە ڕۆژی یەکشەممە بوو هەموو ڕۆژانێکی یەکشەممە من ئاگادارم تۆ لەسەر کاری ئەم ڕۆژ هاتی کە ڕۆژی دووشەممەیە لە لایڤەکەی من بەشداری زۆر سپاس کاتێکی خۆشتر کاتێکی خۆش شانی نییە زۆر سپاس بەڕێزێک دەمێکە کامێرەی ناردۆ بە ناوی ڕامین ئاوارە هیوادارم لە ناو لایڤەکە مابێتی وەرت بگرم ئیتر ئەمە دوای ئەوە بەڕاستی کۆتایی پێبێنم چکە من بەتەمانە بووم لایف کەمەوانێ بەرنامەم بۆ لایڤێکی تر هەیە کە خەریکم خۆمم بۆ ئامادە کردووە بەڵام نەمتوانی ئەمڕۆ لەبەرەوەی کە یادی لە دایک بوونی پێغەمبەری نێ موشەکانی خۆم بڵێم لەسەر ئەو دووڕووی ئەو ماسکەی کە کۆمەڵگاکەی ئێمە هەڵی گرتووە و خزمەت بە کللتوری عەرەب و بە یاسای بیابان و بە دینی ئیسلامە گەیەنە بەڕێزم هیوادارم لە ناو لایڤەکە ئەما بێتی بتوانم وەرت بکرم بە بێجیاوازی نێرین و مێینە ئەو بەرازەوا دیارە لە ناو لایڤەکە نەماوە داوای لێبوردنی لە یەکەم زۆر دەمێکە کامێرەی ناردۆ بەڵام من حەزم کرد خانمان پێش ئەوە بتوێن ئەگەر بەڕێزێکی تر بێ بەشدار بێ من خۆشحاڵە بم ئەگەر نا کۆتای بە لایڤەکە هەیەنم داوای لێبوردنی شەکەم کاتێک کە من هاتم لەسەر خانمێکی گۆرانی بێش چەند ڕاستیەکەم پیشان ناتەنها بەس لەبەر ئەوەی کە چیتر کۆتایی بەم ماسکانە بێنین و واس لەوە بێنین کە بۆ کۆمەڵگایەک بژین ئەبێ بۆ خۆمان بژین ئەبێ ئەو کۆمەڵگایە ئێمە هەر جۆرێک بین هەر جۆرێک دەرکەوین هەر جۆنێک بین ئێمەیان بەدڵ بێ نەک ئێمە بە خواستی کۆمەلگاکە بکەین چکە بەڕاستی ئەوە ڕازگۆیی نییە تۆ لەگەڵ خودی خۆتا درۆ ئەەکەی تۆ ڕازگۆ نیت من زۆر ڕاشکاواناڵم درۆ ئەەکەیت لەبەرەوەی چکە خۆت پێت خۆش نییە لە کاتێکا کە تۆ توانیت لە شوێنێکی فاشیانە یاخود لە سەفەرێکی دەرەوە تا تۆ توانیت خۆت ڕوتکەیتەوە بەڵام ئازاد نەبی لە کلیپێکا بۆ جۆرەبی کەواتە ئەمە تۆ مرۆڤێکی دۆڕۆیت نازام ئەگەر کاگوشیار بێوێ قسە بکە زۆر حەزەکەم بەشدار بیت کە زۆر دەمێکیشە پێم وایە ئێمە ئاگامان لە یەکتری نییە تەنها لە لایڤەکان نەبێ ئەگەر لەسەر کار نەبی
بەڕێزە هاتەوانە دوای ئەو وەرەگرم. بەخێر هاتنەوانی کە تازە هاتنە ناو لایڤەکەەوە. ببوورە کامێرە و ناردووە نازانم بۆچی وەرناگیرێ ئێمە دووهەمین جارە هیوادارم بتوانی بەڕێزە نەیتوانی دیسان وەربگیرە. نازانم هەر کامێرە ئەنێرە وەری ناگرێ نازانم بەڕاستی نەسێ هەم جارە هەوڵەیەم وەریگرمەوە. بەداخەوە ناتوانم بەڕێزم وەرە بگرم نازانم کێشە لە منەوەیە لە تۆیە نازانم لە کاممانەوەیە. بەڕێزێکی تر بە ناوی ڕەبین ئیبراهیمەوە وەرەگرم. السلام عليكم. بەخێر هاتی سەرچاو. مخاربەت چیە ببوورە نەمزان لەسەر چیە مۆزوعە لەسەر چیە با خێرات وەزێ لە دوارێ بین و بڕۆین لەسەر دووڕووی هونەری کوردی لەسەر ئاوازەکانی هەڵکەوزایەت خزمەت گەیاندنی بە لەسەر هونەری کوردی بی و بە تایبەتی هەڵکەوزایی و خوێندکارەکانی. بەڵێ گۆرانی بڵێم نا کاتی گۆرانی نییە. هونەر بەڵێ من بەستم لەسەر لە هونەری کوردی و دووڕووی هونەر ئەو زۆربەی ئەو هونەرانەی کە خەریکی ئاوازدانان و بەڵێ من ئەگەر بکەن بە ڕئیسی هونەرەی کوردی باوەڕکە نەیەڵم ئینسان بە شەڕواڵیشۆ گۆرانی بڵێ ئەبێ بە چیەوە گۆرانی بڵێن شۆر بەخوا بەڵێ ئازادیە لە چ ڕوویەکۆمە بەس چەند ئازادیان داخرایەوە بەداخەوە بەڕێزە. هیوادارم ئەوەی کە بێ کامێرە وەرگرە سوکایەتی نەکا بتوانێت بە جوانی وتەکانی بگەێنێ چکە ڕێگەدراونیت لێرە بێت بۆ جۆرە قسە بکەیت. سلااو ڕێز و خۆشەویستیمەیە بۆ سلااو ڕێز و خۆشەویستیمەیە بۆ هەموو برادرانەی گویان لێمانەوەمان بیننەوە بۆ تۆی بەڕێزیش زۆر سپاس دەکەم سڵاو لە تۆش بێت. بەڵێ هونەری کوردی خۆی هونەر دووڕووی هەڵناگرێت چون هونەر ئەو شتێک کە نیشان ئەدرێت هونەری شاراوە نییە من شتێ بە هونەری شاراوە نابینم تۆ یا دووڕووی لە هونەرە ئیمڕۆ ئەگەر هونەرمەند دووڕووی بکات ئەبێ ئەو کەسێک کە گوێی لێگرێ و متابعەکە ئەو چی بکات چون کێشەیە ئیمڕۆ کێشەیە ئەمە هێشتا لە زۆر شت نەگەشتوین هەڵبەتە پێی ئەگەین بەڵام تۆزە هێشتا زووە بۆ ئەو شتانە جا هیوادارم ئێستا بۆ نمونە برادرە هات ینی ئاوا قسەی کرد لەوەی چێ متابعی کەسێ بکات ئاوا بیر ئەکاتەوە بەڵام هونەر ئەوە نییە کابرا یا بەجلەوە یا بێجل هونەرمەند ئەبێ هەر چۆن بوو
زاهر و باتنی یەکێک بێت چون کەسێک کە هونەرمەندە کەسانێک دوایەکەون کەسانێک گوێی لێگرن کەسانێک متابعەیەکەن لێی وەرەگرن لە فکری وەرەگرن لە ئەخلاق و ئەدەبیات و لە هەموو ڕفتارێکی لێی وەرەگرن کە تۆ هاتوو هونەرێکی فاشلت پیشانی خەڵکێکدا لە جامیعەیەکی بۆ مەسەلەن 1 ملیۆن نەفەر تۆ تەماشاکەی کەسێک 2000 3000 نەفەر تەماشایەکان 3000 نەفرە هەمویان خۆ بەو ئەقلێتە ساف و جوانە بیر ناکەنەوە زۆر کەس تەماشای زاهیرەکە هەموو کەسەکان بەیەک شێوە بیر ناکەنەوە بۆیە هونەرمەند سەرمەشقە ڕەچەشکێنە تۆ ئەبێ ئەو کارەکەی ئەو هونەر ئەینوێنیت ئەبێت خۆت نیشان ئەدەیت تۆ بەرنمەیەکت پێیە هەدەفێکت پێیە تۆ ئەگەر بۆ شخصی خۆت بنیسە شخصی خۆم لە ماڵەکەی خۆم لێرە هەرچی بکەم بۆ خۆمی ئەەکەم بەڵام ئەگەر هاتوو ئێستا من قساکەم ئەو قسە بۆ خۆی بە تەنیا ناکەم کەسانێک گوێم لێگرێت ئەبێ حەداقل ئەوە قسەکان وتەکەم وابێ کە نەخەڵکی پێزامارکەم و ئیسفادەیەکیشی لێ بکرێ جا بۆیە داوا لەو بە ڕێزانەکەم پێشە مشتەکەیەنە لای بۆ یەک تۆز لەگەڵ ڕێزم بۆیان ڕێزی ئەوانە بگرن کە دانیشتون ئایا بۆ 2 دقە بۆ 5 دقە بۆ 10 دقە بۆ سعاتێک گوێی لێگرن چونکە تۆیتە لایڤێکەوە ئەو لایڤە هەر خۆت نیت ئەگەر تۆ خۆتیت لە ماڵی خۆتەوە من ئێستا دانیشتم تۆ من نامبینی ئایا بەجلەوە دانیشتم بێجل دانیشتم مە حڕێتێکی شخصیە بەڵام ئەگەرات و ڕۆژێ بووم بە هونەرمەند باوەڕکەم بچووکترین حرەکەتم ئەکەوێتە ژێری سوعالەوە چون خەڵکێکەکەی متابعاکە خەڵکێکەکەی لێت فێرە بێ جا بۆچی لێت فێر بێ کە وا لێت فێر بێت تۆ بە شۆرتەوە گۆرانی بڵێ یا بە شەواڵەوە بێ وا لێت فێر بێ کە لە هونەرەکەت بڕوانێ لای من کێشە نییە ژن بێ پیاو بێ هەرچی بێ بە هەر نوع ئەبێ هونەرمەند ئەبێ ڕاستگۆ بێ ئەبێ دووڕوو نەبێت ئەبێ ئەوەی کە زۆر شتێکی شەیە کە بەداخەوە ئێمە هێشتا هەر لێ تێنەگەشتوین دەنگمێت ببوورە بەڵێ دەنگتیە ئەو من کامێرەکەم لەکەڵ ببوورە ئێستا بەڵام بەداخەوە ئێستا هونەر لای ئێمە هێشتا ئێمە زۆربەمان نازانین هونەر چییە زۆربەمان بەداخەوە نازانین هونەر چییە بەڵام هیوادارم ڕۆژێک بێت هونەرمەندێک ئەو ڕێزەی لێ بگیرێ کە لایەقێتی و ڕۆژێکیش بێ ئەو هونەرمەندە کاڕاتە بواری هونەرەوە هەر هونەرێک بێت گۆرانی بێژ بێت شاعر بێت لە هەر بوارێکە تۆ بڵێ ئۆستای دیوار بێت ئێمە پاک بین لە ئیشەکەی خۆمانە دووڕوو نەبین ئەو ئیشەی کە شایستەیە بە خەڵکەکەی خۆمانی بڵێن چون دائیمەن ئەوەمان لەبیر نەچێت کە هونەرمەند خۆی بەتەنیا نییە هونەرمەند ڕەچەشکێنە هونەرمەند نمونەیە جا ئەگەر نمونە خراپێ ئەبێ ئەوەکەیتر چی لێبێت بەڵێ ئێمە شەر ئەوەمان ویستکە ئەو ماسکە نەمێنێ تۆ زۆر بەشێوەیەکی جوان باست کرد زۆر سپاس دەکەم بۆ بەشدار بوون دەستان خۆش بێ دەستان خۆش بێ شتێکی زۆر سپاس دەکەم بەڕێزێکی تر بە ناوی کەریم سوورچی پێم وایە ئەگەر هەڵا نەوتم ناوەکەیم نەوت بێ فەرموو ئەتەوێ قسە بکەی ئەتەوێ بەشداربی کامێرە بە تۆیە بەڵە فەرموو باشی دادیجە ئەم کاتەوە باش باسی بەڕێزم بەڵێ فەرموو بگورە بەڕێزم تەوەرەگە لەسەر چی بوو بەڕاستی من مەکینە نیم دانیشم یاخود قەوان نیم بم بۆت لێ ئەمەوانێ یانی نازانم تۆ هاتوویت کامێرە وەرەگری چۆن بەم ناڵێ تەوەر لەسەر چییە خۆمە هەر لێ بزانانی یەکەم جا لەسەر چی لەو قسە بکەین وانە من وتم لەسەر چییە لەسەر چی بوو لەسەر خانمانە لەسەر هونەری کوردیە دووڕووی هونەری کوردی کە دوو پەردەیان پۆشیوە لەلایەکەوە خزمەت بە دین نەگەێنن لەلایە خزمەت بە دنیایکی مۆدێر نەگەێنن ئێستا من نازانم کوامانم پێ باشەوەی کە خزمەت بە دین نەگەێنیانەوەی تریان بەڕای تۆ کەمیان باشە وەڵاوی خزمەت بە
بە عیلمە گێنێ بەڵێ بەڵێ داوای لێبوردنەکەم ئەو بەڕێزە خەتەکەی پچرا نازانم چی بوو دایخستەوە نازانم بەڕاستی داوای لێبوردنەکەم هیوادارم پەیوەندی بدەیتەوانێ بەڵێ بەخێر بێنەوانەی کە تازە هاتوونەتە ناو لایڤەکەوانێ هەر وەکو وتم بەرنامەکە لەسەر ئەوە بوو ئەگەر بەڕێزێکی تر بێ قسە بکە من وەریەگرم گەرنا کۆتایی بە بەرنامەکە ئاهیان و بۆ کاتێکی تری داوانم کاک ئازاد وەرئەگرم سڵاو خاتون چۆنی سڵاو کاک ئازاد من پاش بەڕاستی پاش لایڤێکی 3 سەعاتی هاتووم لە پەیجی چرخی 21 بەڵام بەڕاستی منیش لەوێ نەبووم یعنی منیش لە لای تۆ نەبوو بەڵێ منیش لەوێ نەبووم بەڵام تێگەیشتم باسەکە چییە بەڵێ ئاگادار نەبووم بەڵێ بەس من شتێکم بینی ئێستا بۆت باسەکەم لەسەر دووڕووی هەڵکەوت زاهیرە لە کاتێکا کە چۆن خانمان ئەبینی لە من دوو کورتە ڤیدیۆم پیشاننا یەکیشان لەوانەیە کە بۆیان ناردم کە زۆر پێی بێ دڵتەنگ بووم لەوەی کە لە یادی پێغەمبەرەکەیانایە بۆی ناردم خانمێکە کە چۆن ئەمە ئەم کلیپە لە مانگی ڕەمەزانە بڵاو بۆوانێ گۆرانی بەسەر ئەڵڵا هینەڵێ بەدر عەلەینا پێم وایە ئەزانی من ئەو ڤیدیۆم من ئەسڵەن ئەو تەلع البەدرەم بینیوە و هەڵکەوت زاهیریشم بینیوە لە حەج خوا لێ قبوڵکە بەڵێ ئەنجا دوای ئەوەش مەبەستم دووڕوویەکە ئەوەیە لە فاشوێنی مۆدێلەکانە کە 2 مانگ لەوە پێش بوو ئەم خانما کە ئەڵێ خوێنکارێتی لە تەنی شێوەیەتی جلێکی لە بەرام لەسەر هیچ مرۆڤێک ناڕۆم خۆم دژی ئەو شتانم هەتاوەکو ناو مەعیدەی دیارە ناو گەدەی دیار دەستی خۆش بێ مرۆڤێکی ئەوان مافە بەڵێ ئێمەش ئەوە ناڵێن ئێمەش ئەوە ئەڵێن ئەو هونەرماندانە ئەو چ بە گۆرانی بێژەکە چ بە ئاوازدانەرەکە بڵێن بە مامۆستاکە و خوێنکارەکە ئەوانە بەرهەمینەتەوەیەکن دووڕووی خۆیان بشانەیان لە کاتێکا نایانەوێ بەو جۆرە بن بەڵام ئەمانیان ئەوە ئەکەن بەڕای تۆ ئەوە شتێکی جوانە خزمەتە گەێنێ بە میلەتی ئێمە خزمەتێکێنێ بە کۆمەلگای کوردی من خاتون من نازانم ئەو خزمەتە لەکوێ ئەگرێ بەکوێ ئەگات بەڵام ئەوەی لە لای من گرنگە هەڵکەوت زاهیر ئینسانێکی بازرگانە تێگەی ئەو مرۆڤێکی بازرگانە بازرگانی ئەکات هیچ گوێنایەتە ئەو بنەمایانەی کە تۆ باوەڕت پێ هەیە یان خانمێک باوەڕی پێ هەیە لەبەرەوە ئیشی خۆی ئەکات و ئەو خانمانەش بە هەمان شێوە کاتی ئەچنە لای هەڵکەوت زاهیر کارێکی بازرگانی ئەکەن تێگەی بە دوای زۆرترین قازانجی مادیە ئەگەڕێن لێرەدا لە بازرگانی زیاتر بەڵام ئەم بازرگانیە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ بۆ سەر نەتەوەکەی ئێمە ئەبینین وەکو هەر بەڕێزیشە دەرکت پێکردەوە خۆ دژی دینی چەندین لەوەتی کە ئەم دینە زۆرتر تونندڕۆ بۆتەوانێ ئەبینین بە مانگانە بە هەفتانە بە ڕۆژانە خانمانە کوژێ نازانم ئاگاداری هەمیشە کوژراوە هەمیشە کوژراوە بەڵام کەواتە ئایا ئەمانە کاریگەریان نییە بە شێوازێکی ڕاستە و خۆ ئەگەر ڕاستە خۆش کاریگەریان نەبێت لەوانەیە بە شێوازێکی نەرێ هەیەیان بێت کاتێک بەس خاتون هونەر و کللتوری قەومێک لە یەک جیاکەرەوە بۆ نمونە من پێم وایە تۆ ئازادی چجل و بەرگێ لە بەرەکە یان ئەچیتە من ئێستا پێم وتی هەڵکەوت زاهیر کابرایەکی بازرگانە و ئەو خاتونانەش کە ئەچنە لە هەڵکەوت زاهیر دایانەوێت سوود لە تواناکانی هەڵکەوت زاهیر ببینن بۆ کارە بازرگانیەکانی خۆیان تێگەی مەسەلەن من دەنگێکت هەیە دەنگت خۆشە و پێویستی و بە مولەحینێک هەیە ناچاری کێ بدۆزیتەوە هەڵکەوت زاهیر ئیتر ئیستیغلال ئەکرێ لەم بینایە من ئیشم پێی نییە ئەم کاری هەڵکەوت زاهیرێکە لە بازرگانی زیاتر نییە بەڵام کاتی هەڵکەوت زاهیر ئەچێ بۆ عەمرە و ڕسم لە لای بەردەکە ئەگرێت و تاڵع البەدر ئەڵێت و دواتریە لەگەڵ خانمێکی نیمچە ڕووتە گۆرانیەک دەرئەکا من ئەمەیان لێرەدا کێشەکەم بۆ دروسە بێ ئینسانێکی دووڕووە ئینسانێکی دووڕووە طلع البدر علينا ولا طالع الصدر علينا کامیان تێگەی مەبەسم چییە؟ منی ژەڵێم کامیان بەڵێ منی ژەڵێم کامیان
ئەوە مەوزوعەکەیە هوەر لە لای ئێمە هوەر بەکارهێنرێت بۆ بابەتی بازرگانی بابەتی ئاینی تەنانەت ئەو بانخوازانەی یان ئەو قورئان خوێنانەی دەنگیان خۆشترە لە یوتوبە زۆربەی بینەرەکانیان زیاترە و زۆربەی ئاتسانسیان زیاترە و پارێکی زۆر ئەچێتە سەر حسابەکانیان چونکە دەنگیان خۆشە و قورئان ئەخوێنن و کوردیش بە دوای قورئان خوێنێکی دەنگخۆشە ئەگەڕێ بۆ ئەوە ناگەڕێ بزانێت لەناو خودی قورئاندا چیتیان نووسراوە جا هەڵکە و زاهیر مەسائلی عاتیفەی خەڵک بەکارەهێنێت عەتفی خەڵک بۆ کوێ ئەڕوا بۆ قورئان و ئیسلامەتی لە هەمان کاتە عەتفی خەڵک بۆ کوێ ئەڕوا بۆ هوەر و موسیقە هەردووکی لە یەک داوە عەتفی خەڵک بۆ هوەر و موسیق لەگەڵ عەتفی خەڵک بۆ ئاین لە یەکی داوە پارەیەکی باشی پێپیاکە کێشەکە لەوەیە هەڵکە و زاهیر نییە کێشەکە لەوەیە ئەو خاتونانە نییە کاچن گۆرانی بۆڵێن کێشەکە لەو کەسانەیە کە دائەنیشن گوێ لە مرۆڤێکی منافق و با بڵێن دووڕوو ئەگرن دووڕوو ڕوویەکی لە بەردەکەیە ڕوویەکی لە گیفانەتی لە هەمان کاتە من ئەتوانم بڵێم ڕوویەکیشی لە ئەو دەستەیەکە لە پشتەوە ئەیبات من ناتوانم تاوانباری بکەم زۆر ڕاستە جا من چاوماچەکەم خاتونی ئازیز من پێم خۆشم بابەتانە بەردەوام بێت تەنها لەبەر ئەوە ناکە ئێمە تێبکەین هەڵکە و زاهیر چیە بۆ ئەوی بزانین خودی هوەر چییە بەڵێ من ئەمەوێ ئەو ماسکە هەڵماڕێ ئەو ماسکێکەوەی مرۆڤەکان خۆیان بن ئەوەی کە ئەو کۆمەلگا تۆ بەدڵی ئەو کۆمەلگایانە بێ ئەو کۆمەلگایە بەدڵی تۆ بێ ینی لەوەی نەک لەوەی کە تۆ ئەمیان و ئەویان بەلای منەوە ڕەفزەکرێتەوە ینی من ئەو شێوازم پێ جوان نییە تۆ لەم بڵێ تو لەویش بڵێ لەم بخۆیت و لەویش بۆ ینی بەڕاستی جوان نییە تۆ بێی باسی ینی هەرە و کلتورەی سعودی عەرەبی لە شوێنێکە ئەڵێ طلع البدر علينا لە شوێنێکە ئەڵێ طلع الممك علينا کامیان هەڵی صدر علينا بەڵێ کامیان زۆر ڕاستە دەم دەی چاوە ماچەم خاتونی ئازیز ئەگەر هاوڕانی تر هەبێ زۆر سپاس دەکەم خۆشی سپاس بۆ تۆ زۆر سپاس کاتێک بەڕێزێکی تر بەناوی بۆتان سەلاحەوە کامێرەی ناردۆ ئەویش وەرئەگرم بەڕێزم سڵاو لێبە سڵاو لە بینەرانی لایفەکەش ئەتوانم پرسیارە بکەم بۆ باسیار لەبارەی هونەرەوە بەڵێ فەرموو ئیسم وەکو عاسفێک بۆ چەند ڕادیۆک و چەند کەناڵە ئیشی مۆسیقام کردو بۆ سرودی ئیسلامی بەڵێ ئەڕۆمە حەفلەی بگوزاوە بڵێن بەنای خۆمان چی پێ بڵێن کوردی خۆمان گعدە و ئەوە باشەوە ڕاتەباری ئەوە ڕاتەبارینەوە دوڕویەوە ئێمە باسی ئەو عەزبە ناکەین بەڕێزم ئێمە باسی کلیپێک و ڤیدیۆیەکمان کردەوە و پیا هەڵدان بەسەر باڵێ ڕاستەکە بەس برایەک پێشتر قسەی کرد ئیسە بۆ نۆ باسی هوەری میلیشی کرد لەم ڕۆژە ئەوەنەی گوێ لە هوەری میلیەگرێ قەت گوێ لە ئەکانی ئەوەنەی بینەری هوەری میلی هەیە هوەری ئەکادمی ئەو دەورەی جارانی نییە ئێمەمەوە بوو مزام ئەو ئیشەی ئەوەی کە منەیکەم ڕاتەباری دووڕووی کەم بۆ هەندێک ڕادیۆ ئیشەکەم بۆ نمونە ئیشی مۆسیقاکەم بۆ سرودی ئیسلامی ڕۆمە حەفلەی بگوزاوە ئەوە ئەگەر لە منی بپرسی بەڵێ لەبەرەوەی تۆ خیزمەت بە دینێکە گەیانی کە ڕۆژانە ئەو دینە کاریگەریەکی جوانی هەیە ڕوونی هەیە ئاشکرای هەیە بەسەر کوشتنی خانمانەوە بە ناشرینکردنی کۆمەلگاکەتەوە بەڵێ ئەگەر لە من بپرسی ئەڵم بڵێ بەڵام ماف بە ئازادی خۆشتێم بەڵێ من ناتوانم لەوە لە بەڵێ بەڕێزم تۆی ئێستا باسی ئاسفکردنەکەی بەڵام من باسی ڤیدیۆ کلیپێکە بۆ ئەەکەم کە بەڕێزێکی وەکو هەڵکە و زاهیر کردوویەتی بەڵێ ئێمە ئەڵێن ئەمیان چی ئەویان چی پرسیارەکە لەوە قەزیە مادیە قەزیە مادی و پارەیە ئەنا کەس بۆ بەڵێ بەس بەڵام ئەم مرۆڤانە ئەگەر بڵێیت و نەڵێی هونەرەکەیان یاخود خۆیان
هوەری میلەتێکن هینی ئەو خەڵکەن کەواتە مرۆڤانی تریش یان وەکو گوێگر یاخود بینەر تەماشایانەکەن سەیریان ئەکەن کەواتە ئەو هەڵەیەی کە ئەوان کردویانە ئەو ماسکەی کە ئەوان پۆشیویانە بڵاوی ئەکەنەوە بۆ چاردەورەکەیان بۆ گوێگرەکەیان کە ئەمەش دەستا و دەست ئەڕوا کەواتە ئێمە هیچ پێشکەوتنێکمان نەکردووە ئێمە هیچ تازەگەریەکمان نەکردووە ئەوەیە باسی ماسکەکە ئەکەین ئەوە باسی دووڕوویەکە ئەکەین ئێمە ئەڵێن با خانمێک ئەگەر دوو گوێگری هەبێ خۆی بێ نەک بە دڵی کۆمەلگاکەی بێ نەک کۆمەلگاکەی بڵێ وا بکە نەک کۆمەلگاکە بڕیار لەسەر ئازادی کەسێک بە بەڵێ کەواتە ئێمە لە چ دنیایەکی مۆدێر نابین لە چ دنیایەکی ئەلکترۆنی گۆرانی و ئاوازابین لە کاتێکا کە ئێمە لە زۆر ڕۆوە هێشتا هەنگاوێکی پێشکەوتن خوازانەمان لەناوە لێرەیە ئێمە باسی ئەومان ئەوەنەی هەڵکەوت ئەوەنەی خزمەتی بە هوەری بە کللتوری عەرەب کردووە یعنی بە هەموو بۆنە هەردە عێراقی خۆمان بگرە هەتا هەرچی بڵێ ئەوەنەی خزمەتی بۆ کردو بە کوردی نەکردو بەس خۆشی پێدەکەوتو بۆ بازرگانی بۆ پارە بۆ مادی ئەنا حچتیکەن بە ناوی دینیشۆ دینیش ناشت نەگا ئەوەشی کەیگا بەس دڵنیا بە من تۆش چارەسەر نەک بم تۆ بە کەسی چارە سپاس دەکەم دەست پاس بۆ تۆش دەست خۆ بەڵێ پاس بۆ بەشداربوونە داوای لێبوردنە لێ ئەەکەم یەک دوو بەڕێزی تر کامێرایان نردووە من ناتوانم وەرتان بگرم کاتڕەنگە لە لای من بەتەمای لایڤ نەبووم بەڵام ئەمە کا بۆ ئەوم بینی لە ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەری نازدارمانە من ئەمەم ویست بڵاوی بکەمەوەوانێ لە کاتێکا کە خانمێکی کوردیەت ئەوە ئازادی خۆیەتی بە جۆرێک دوو ماسکە پۆشێ من حەزم کرد ئەو ڕۆ دەرخەم هیوای کات و ساتێکی خۆش بۆیەوە خوازم هیوادارم سوودتان لە لایڤەکەی ئەمشەو وەرگرت بێ داوای لێبوردن لەوانە ئەکەم کە دڵیانم بریندار کردووە یاخود بە وشەیەکی ڕەک ئازارمدا بێتن زۆر داوای لێبوردنەکەم زۆر سپاسیش بۆوانی کە پەشدار بوون توانیان بە وتەکانیان لایڤی ئەمشەومان دەوڵەمەند بکەن شەوێکی شادوار هەمووتان